بەناوی خوای پەروەردگار ئازیزان و خۆشەویستان سڵاوی خوای گەورەتان لێبێت هیوادارم ڕۆتان پڕ بێ لە خۆشی و شادی و ڕۆژێکی پڕبەرەکەت نسیبی هەموو لایەک بێت بۆ دوایی کە لەم بارانەش کە هەموو لایەک لە چاوەڕوانیدا نزا و پاڕانەوەمان دەکرد نەبێتە نەهامەتی بۆ سەر هیچ کەس و بۆ سەر تەنانەت نیشتیمانەکەمان ببێتە ڕەحمەت هەرچەندە ئەمڕۆ بەداخەوە بەشێک لە کارە خراپەکانی مرۆڤ وا دەکات لەوەی کە ئەم ڕەحمەتە ببێتە نەکبەتی بۆ سەر بەشێک لە مرۆڤە بێتاوانەکان تەنانەت وەکەوەی کە بینیمان لە هەولێر ڕوویدا. بەڵازیزان ئەمڕۆژ لەگەڵ شوان هاوکارن لە خزمەتانن بۆ پێشکەشکردنی بەنامەیەکی تری پەیامی ڕۆژ. زۆر سپاس کاک جلال بەناوی خوای گەورە و میهرەبان ئایزان سڵاوتان لێبێ و باینتان باش ئاسوودە و کامەران و بەختەوەر بن. لە پرۆگرامی ڕۆی پەیامی ڕۆژ هاوکارانمان کۆمەڵێک گورگۆ بابەتیان ئامادە کردووە لە بەش یەکەمی بەرنامەکەمانە سەوباز دەکەین لەسەر ئەوەی کەوا موسڵمانان وەکو موسڵمان وەکو ئەندامێکی خێزان وەکو یەک جەستەوان ئەگەر لە یەکێک لە جەستەکان ئەندامێکی جەستە ئازاری پێدرا دەبێ هەمووی هەست بۆ ئازار و خەومینە تێبکە کەواتە ئەگەر لە شوێنێک موسڵمانان هەستیان بە ئازار کرد ئەبێ موسڵمانانی تریش هەست بۆ ئازارە بکەن و بەدەم چارەسەرکردنی کێشە و گرفتەکانەوە بڕۆن لەو بارەیەوە قسە دەکەیت وهروەها لە پەیوەندیدار بۆ بابەتەش لە تەوەری دووهەمی بەرنامەکەمانە سەوباز لەسەرەوە دەکەین کەوا چۆن موسڵمانان و هەروەها بە تایبەت ئیسلامیەکان لە کاتی تنگانە و هەروەها قەیرانەکاندا چۆن خزمەت دەکەن چۆن لە سەنگەری پێشەوەن بۆ هاوکاریکردنی هاوڵاتیان و هاونیشتیمانیان. بەڵا لەگەڵ ئەمەشدا ئەمڕۆ لەگەڵ پەیاملێرانمان زانیاری شارەکان وەردەگرین و هەروەها بەڕێوەچوونی کەمپینە خێرخوازیەکەی دەستگای خێرخوازی بەخشین لەگەڵ پەیام بۆ زیانمەندانی لافاوەکی شاری هەولێر ڕووماڵی و کەمپینەش دەکەین بزانین بەکوێ گەشتووە و ئایا هێشتا بەردەوامە یاخۆت نا کە بەدڵنیاییەوە تا ئێستش بەردەوامە. بۆیە لە دوای ئەوەش وەکو دەستپێکی بڕکەکان بزانین پێشبینی کەش و هەوا چۆن هەرچەندە ئەمڕۆ ئەم شەوی ڕابردوو بارانێکی باش لە سلێمانی و لە بەشێکی دیکە لە شارەکانی هەرێمی کوردستان باریەوە بزانین پێشبینی 24 کاتژمێری داهاتوو چۆن دەبێت. بەڵازیزان دیارە تەوریەکەمان قسەکردن لەسەرەوەی کە لە مرۆڤدا کاتێک کە بەشێکی جەستا ئازاری پێدەگا هەموو توانم بڵێمە مرۆڤەی دی ئیسراحەتی لێ دەبڕێت بەڵام دەبێ مسلمانیش بەو شێوازە بێ کاتێک کە مسلمانێک لە شوێنێک بە تایبەتی لە نیشتیمانەکەی خۆتە ئازارێکی پێدەگا نەهامەتێکی بەسەردا دێ دەبێ یەک پارچە هەموو مسلمانان بەدەمیەوە بڕۆن
بۆیە لێرە یاتوانین بڵێن دروشمە جوانەکانی یاین ئیسلام بەرجەستە دەکەین لە خۆمانەوە مسلمانێکی ڕاستەقینین لەوەی کە بتوانین بەدەم خوشک و برا مسلمانەکانمانەوە بین میلەتی ئێمەش یا گەلی کورد ئەتوانم بڵێم کە زۆرینە وە زۆر جار دەڵێن 1970 یاخود دەتوانین بڵێن زۆرینەی مسلمانە لەلایەکەوە مسلمان ئیسلام وامان لێ دەکات کە بەدەم یەکترەوە بین و لەلایەکی دیکەەوە هەر ئیسلام وامان لێ دەکات لەوەی کە بەدەم مرۆڤایەتیەوە بینەوانشی کە لە دەرەوەی بازنەی ئیسلام و مسلمانانە کاتێککە نەهامەتیەکیان لێ قۆمێ وەشی کە بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوو لە هەولێر بەسەر خەڵکی مسلمانی هەولێردا هاتووە دووجار ئەرک و واجبی مسلمانانە لەوەی کە بەدەم لێ قۆماناوە بچن بۆیە لەسەر ئەمە قسە بکەین ئایا کاتێک کە مسلمانێک لی دە قۆمێتا چەندە ئەرک و بەرپرسیارەتی مسلمانانی دیکەیە بەدەمیەوە بچن و دەبێت لەگەڵ ئازارەکانیانە ئازار بچێژن لەسەرم بابەتە لە ڕانیەوە میوانێکمان هەیە بەڕێز مامۆستا حسێن ئاغا قەرەنی بانخواست لەگەڵمانایە مامۆستایان سڵاوت لێبێت ئەم کاتت باش زۆر سپاس بەوە دەرفەتە گەل لەوە بپرسن تا چەندە ئێمە توانین بڵین بەو شێوازە بووین لەوەی کە لە شوێنێک ئەگەر مسلمانێک یاخود لەسەر ئەم پارچە نیشتیمانەی کە هەمانە کەسێک لی قەوما بێ مسلمانان بەدەمیەوە ڕۆشتوون. سەلامی خوای گەورەتان لەسەر بێت سوپاس و ستایش بەخوای پەروەردگار دیارە یەکێک لە سیما جوانەکانی ئینسانی مسلمان بریتیە لە بەخشندەی کە خوای پەروەردگار لە قورئاندا باس دەکات لە سەرەتای قورئانە کە دەست پێ دەکات کە باسی ئەهلی تەقوا دەکات دەفەرمێ ئەوانن کە لەو ماڵ و سامانەیە ومما ڕەزەقناهم ينفقون لەوەی پێمان بەخشیون دەبەخشن جا بەخشندەی زۆر مانای هەیە تەنها بریتی نییە لە ماڵ و سامان بەڵکو زۆر کەسەیە پێویستی بە چەند دەقیقەیەکە لە کات پێی ببەخشی زۆر خەڵکەیە پێویستی بە عیلمە پێی ببەخشی جاری وا هەیە وا پێویست دەکات ئینسان گیانی ببەخشێ لە پێناوی خوای پەروەردگاردا بۆیە بەخشندەی سیمای ئینسانی مسلمانە سەدەقە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ الصلاة نور والصدقة برهان دەفەرمێ نوێژ نورە بەڵام سەدەقە برهانە برهان یعنی چی ئەی دەلالەت صدق الئیمان بریتیە لە ڕاستی ئیمانت تاکوێ ئیمانداربی لە بەخشینەکانتدا ڕەنگ دەداتەوە بۆیە ئێمە دەبێ ئەو حەقیقەتە بزانین هەر کاتێک خۆمان پێ ئیماندار بوو پێمان دیندار بوو بەڵام لە بەخشین و لە خێر و لە سەدەقاتمان نەبوو با چاک بزانین لە ئیمانەکەماندا نەقسەیە چونکە ئەو کاتی ئێمە بەخشینەکانمان کەم بۆتەوە بە تایبەتیش لە ناو مسلماناندا هەروکو سەرەتا باست کرد کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ مثل المؤمنين في توادهم وتراحمهم وتعاطفهم كمثل الجسد الواحد إذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى إيمان داران لروي بنيات بيكاتنا ويكجستن واتا كاتك لم جستيا اندامك حسب آزار دكات سرجم اندامكاني تدين جان بۆیە هەر کاتێک ئێمە هەستمان بە ئێش و ژان و معاناتی مسلمانان نەکرد وەکو یەک جەستە نەبووین بابزانی ئێمە جەستەیەکی لێک دابڕاوین ئێمە ئەو کەسە نین کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام باسی کردووە تاچوو ئێمە بەیەکەوە ڕەبتین ئێمە کە سەرنجی ئەحکامەکانی ئیسلام دەدەین لە نوێژەوە هەتا کۆتاییان هەر هەمویان کار لەسەر یەک شتێک دەکەن بریتیە لە بەهێزکردن و بە قووەتکردنی پەیوەندی کۆمەڵاتیەکان تەماشای نوێژێکە لە ماڵە دەیکەی لەگەڵ ئەو نوێژێکە لە مزگەوت دەکرێت جیاوازیان 27 پلەیە جیاوازیەکەی چییە تەنها لە بەرەوەیە کە تۆ دەچیتە مزگەوت ئاگات لە مسلمانانە دەزانی چێ نەخۆشە چێ مشکلێکی هەیە کێ گرفتێکی هەیە هاوسەرگیریەک کە لەگەڵ خزمێکی نزیکی خۆت دەیکەی هێندە بە قەدر و قیمەت نییە کە لەگەڵ کەسێکی دوور دەیکەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی لا تەنکیحوا قەرابەتەن قەریبە لەگەڵ نزیکی خۆت هاوسەرگیری مەکە دیارە حکمەتەکەی ئەوەیە ئەو ئامانجە نایەتە جێ کە بریتی بێت لە بەهێزکردنی پەیوەندی کۆمەڵاتیەکان تۆ هەر خزمی خۆتە و شتێ زیاد ناکە بەڵام کاتێک کە دوور کەوتیتەوە کاتێک کە هاوسەرگیری لە شوێنێکی دوورتر کرد ئامانجە سەرەکیەکە کە بریتیە لە بەقووەتکردن و پەیوەندی و ڕەبط و عیلاقات ئەمە زیاد دەکە بۆیە هەموو ئەحکامەکانی ئیسلامی لەسەر ئەوە ئیش دەکەن کە ئێمە چۆن پەیوەندیەکانمان بەهێزکەین چۆن ئاگامان لە یەکتر بێت لەگەڵ ئێش و ژان و معاناتی یەکترا بژین هەر کاتێ ئاوا بووین ئەو کاتی ئەمە ڕاستمە جا ئەو مسلمانە یان نەک هەر مسلمان تەنها سوودی نییە بۆ مسلمان کە پرسیار کرا لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی چییە لە هەموو کاس چاترە فەرمووی خەیر الناس ئەنفعهم للناس
ئەو کەسە زۆر باشە کە نەفعی بۆ هەموو خەڵکە بێت نەک تەنها بۆ مسلمان بەڵکو بۆ سەرجەم بوونەوە تەنها نەک بۆ ئینسان بەڵکو بۆ ئاژەڵانیش ئەمە کە سەرنجی سەردەم و دەسەڵاتی ئیسلامی دەدەین هۆکو بابێکە لە صحیح بوخاری داهاتووە دەفەرمێ وەقف على كلاب الضالة تەنانەت کاتێکە ئیسلام دەسەڵاتی هەبووە بەشێ لە ماڵ و سامانی تەرخان کردووە بۆ ئاژەڵی بەرەلا بۆ ئاژەڵانەی کە سەرپەرشتیاریان نییە شوێنێکی تایبەتیان بۆ کردوون بۆی کە خەمیان لێ بخورێ ئەوانش بێجێگا و بێنەوا نەبن دابینی خواردنیان بۆ کراوە تەنانەت لە ئاژەڵە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیزدا لە کاتێکا کە ماڵ و نەفەقە و سامانیان دەبەخشیەوە لە دوای ئەوەی کە هەموو کەس پێداویستیاتی ژیانی بۆ دابین دەکرا ئەوانەی کە خەمی هاوسەرگیریان هەبوو ماڵێکیان بۆ دابین دەکرا گەنجێکە کە زەواجی بۆ ناکرێ ئافرەتێکە شووی بۆ ناکرێ بەشێکی لە بەیتولمال بۆ دیاری دەکرا اینجا ئەوەی کە زیاد دەبوو بەشێکیان دەبەخشیەوە بەسەر چیاکاندا تەنانەت گەنم و دانەوێڵیان دەبەخشی نەوەکو باڵندەیەک برسی بێ نەوەکو ئاژەڵێکی چێوی پێویستی پێبێ خۆی پێتێرکە ئەمەیە سیمای دەوڵەتی ئیسلامی کە ئێمە خۆمانی پێ دەناسێنین بەڵێ مامۆستا ئەگەر لەسەر ئەو بابەتی کە بەڕێزت باس کرد سعدی شیرازی قەولێکی جوانی هەیە ئەڵێ بەنی ئادەم ئەعزایە هەمدیگەرن کە دەرئافرینەش زیەک گەوهرن بەدەر لە بابەتی موسڵمانبوونیش لە کۆتایە ئەمە لە کۆمەلگایەکی کوردی کۆمەڵایەتی عەشایری خزمایەتیەکی زۆر و ناسیاوەتیەکی زۆر و کۆمەڵێکی زۆر بابەت بە یەکمان دەبەستێتەوە یعنی بەڕاستی ئەبێت چی وامان لێ بکە کە دراوسێکەمان هاوشاریەکەمان شاری دراوسێمان هەم خزمە هەم مسلمانە هەم تێکەڵین تووشی گرفت بێ بەڵام وەلا ئەمان بۆی نەبێ بەدەم داواکاری و یارمەتیدانیەوە نەبین بۆی ئەو خاڵانە چین وای لێ ئێمە کردووە کەوا بێمنەت بین بەرامبەر ئەو هەموو داماوی و بەدبەختی کە کەسانێک ڕەنگە وەکو جەنابەت فەرموود بە دوو قسەش بێ ڕەنگە پێویست نەکا من مادە سەرف بکەم ڕەنگە بە سڵاوێک بێت لە دراوسەکەم دڵنەواییەک بێت بۆچی وامان لێ هاتووە کرچ و کاڵیەک خەریکە دەبینێ هەرچەندە خۆشبەختانە چەندێک دژی ئەوە دەکرێت کەوا مرۆڤەکان خاو بکرێنەوە لە کاری چاکە دوو ئەوەندەشکاری خێر و باشە و ئینسانی باشەکان زۆر بوون دیارە ئەو کللتور و عادات و نەریتانەی کە لە سەردەمانی زوودا لە با و باپیرانمان هەبوو دیارە هەڵەنجاوی ئیسلام بوون بەڕاستی کوردەواری جێگەی شانازی بوو بۆ ئێمە کە زۆر شتی جوانیان کردو کە ئێستاش ئێمە شانازیان پێوە دەکەین بەڵام وردەوردە لە دەرئەنجامی لادانمان لە کولتور و عادات و نەریتی باب و باپیرانیشمان و دوورکەوتنەوەمان لە دین ڕاستە ئێستا کۆمەڵگاکانی سەردەم تەکنۆلۆژیا لە ئاستێکی بەرزدایە ڕاستە تەقەدوم و پێشکەوتنیەکی زۆر لە بواری شارستانیدا هەیە بەڵام بەداخەوە لە بوارەکەی ترا لە بواری ڕۆحیدا دەتوانین بڵین وەکو باڵندەیەک کە بە دوو باڵ دەفڕێت باڵێکیان زۆر لە بەرزیدا باڵێکیان شکاوە ئێستا کە سەرنج دەدەین ئەم کولتور و عادات و نەریتش لە ئەوروپا و بۆمان هاتووە کە زۆر جا دەبینین لە وڵاتانی ئەوروپا دەبیستین خەڵکانێک هیچ ڕبط و عیلاقەیەکی ڕۆحی بە یەکیانەوە نابەستێتەوە تەنها وەکو ڕۆبۆتێک تەنها عیلاقات و پەیوەندیشی مادی بە یەکیانەوە ڕەبط دەکاتەوە بەڵام ئێمە کۆمەڵگەیەکی مسلمانین دەبێ بەڕاستی ڕەچاوی ئەو دابوونەریتانە بکەین کە لە ناو کۆمەڵگاکانی خۆماندا لەلایەن باب و باپیرانمانە هەبوو بە تایبەتیش لە دینەکەمان پێش ئەوەمان پێ دەڵێ ئێمە کە خۆمان بە شوێنکەوتەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەزانین دەڵێ مسلمانین پێغەمبەری خوا چۆن بوو عەلەیهی سەڵات وەسەلام تەنانە شاعیر لە وەسفی قسەیەکی زۆر جوان دەکا دەفەرمێ ما قال لا دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەرگیز نەیگوتۆ نا إلا في تشهده تنها لا إله إلا الله دا نبي تنها لا شايتمان دا نبي فرمي لولا التشهد لكان لاؤه نعم أقل لبر شايتمان نبا ليرج نيدا يقول لا هذا يقول بالله وأتى پیغمبر خو عليه الصلاة والسلام كسي كي زور بخشن دبو لكم في رسول الله أسوة حسنة پیغمبر خو سرمشي همو مانا بو هجاران بو لقوماوان بو بيباوكان بۆ هەموو بوارەکانی ژیانمان لە بواری هاوسەرگیریماندا لە بواری پشت و لە بواری مامەڵە و کڕین و فرۆشتنماندا لە بواری عیباداتماندا ئێمە کە خۆمان بە شوێنکەوتەی پێغەمبەر دەزانین عەلەیهی سەڵات وەسەلام دەبێت چاو لەو بکەین بزانین ئەو چی کردووە ئەو چیمان پێ دەڵێ ئەو جار پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ لەیسە المؤمن من بات شبعانا وجاره جائع بجنبه وهو يعلم ئیماندار نییە کەسێک بەسکی تێرەوە دەخەوێ بەڵام دەبینێەوە چیرانەکەی لە تەنیشتێەوە
برسیە هەژارە لێ قەوماوە کەچی بە دەمیەوە ناچێ. واللهی عەبدوڵای کوڕی ئیمامی عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێ ڕۆژێکیان لەناو لە ئیعتیکافدا بوو بینی موسڵمانێک زۆر هەژار زۆر نەدار زۆر غەمبار دیارە وتی براکەم بۆ دیار غەمباری تی وەڵی قەرزدارم زۆر نەدارم نازانم چی بکەم تی قەرزی چێ لەسەر وتی قەرزی فڵان کەس چی دەڵێ لەگەڵت بێم بۆی کە تەکلیفی لێ بکەین ماوەشتر کات بۆ درێژ کاتەوە. وەڵی قوربان ئەگەر ئەوە لەگەڵ کرد با شتێکی زۆر باشت دەکرد دەڵێ هەستا لەگەڵی چۆ دەرەوە بانجیان کرد یا ئیمام هەل نەسیتە ئەنەکە معتەکەف وتیان ئەی ئیمام تۆ لەبیرت چۆ کە لە ئیعتیکافای و کەسێک لە ئیعتیکافا بوو بۆی نییە بچێتە دەرەوە. فەرمی والله سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول جملة پیغمبری خواب عليه الصلاة والسلام فرميتي ولأن أمشي مع أخ في حاجة أحب إلي من أن أعتكف من مسجد هذا شهرا. فرمي والله پێم خۆشە بەدەم برایەکمەوە بچم بۆی کێشەیەکی بۆ چارەسەرکەم بۆی بەشداری معاناتێکی بکەم لەوەی پێم خۆشترە لەناو مزگەوتەکەی خۆمدا یەک دانە مانگ ئیعتیکاف بکەم. ئێمە زۆر جار موسڵمانەتیمان تەنها لە شعائیردا بینیوتەوە ماشەڵڵا فڵان کەس نوێژکەری چاکە ڕۆژوگری باشە ئیدی تاعاتکەری چاکە بەڵام لەولاوە لە کاتێکە گەورەترین پەیوەندی و علاقاتی ئێمە پەیوەندی و علاقاتمانە بە خەڵکەوە هەموو ئەو ئاەتانەی باسی نوێژ و ڕۆژوو دەکەن لە قورئاندا باسی پەیوەندیەکانی نێوان خۆمان و خوا دەکەن لە 120 ئاەت تێپەڕ ناکە بەڵام ئەو ئاەتانەی کە باسی پەیوەندیەکانی نێوان خۆمان و خەڵک دەکا لە 1500 ئاەت بە پشتەوەیە زانایە قسێکی زۆر جوان دەکات دەفەرمێت ذنب بينك وبين الله دەفەرمێت ذنب بينك وبين الناس أحب إلى الله من 100 ذنب بينك وبين الله دەفەرمی یەک گوناحت هەبێ لە بینی خۆت و خەڵکە هێشتا خوای پەروەردگار پێی خۆشتر لەوەی 100 گوناحت هەبێ لە بینی خۆت و خوادا واتە 100 گوناحت هەبێ لە بینی خۆت و خوادا هێشتا ئاسانترە لەوەی یەک گوناحت هەبێ لە بینی خۆت و خەڵکە. ئێمە کە سەرنج دەدەین ئینسان ئیتیجاهیان لەگەڵ کاتێ لەگەڵ خوا خراپ دەبێتە کوفر کاتێ لەگەڵ خەڵکا خراپ دەبێتە زوڵم خوای گەورە زوڵمی پێ ناخۆشترە چونکە لە بینی خۆت و خەڵکایە واتە ئینسان عقوباتی زوڵم لە دنیا وەری دەگریتەوانە لە پێش قیامەتە بەڵام نابینی کە کاتێ باسی عقوباتی کوفر دەکا هەر دەفەرمێت لە قیامەتە لێ وەردەگرمەوە هیچ عیلاقەیەک و پەیوەندیەک لە دنیا عقوبەیەک نییە لەسەر کەسێکە بینی خۆی و خوای خراپە پاداشتەکانیش ئەوەندەی لەسەر پەیوەندیەکانی یان خۆمان هەیە لە بینی خۆماندا لەسەر ئەوە دەست ناکەوێت کە لە بینی خۆمان و خوادا هەیە. بۆیە یەکێک گوتمان لە سیما جوانەکانی کۆمەڵگەی ئیسلامی ئەوەیە ڕەبط و عیلاقاتمان دەبێت زۆر بەهێز بێت هەردەم لەگەڵ ئێش و ژان و معاناتی یەکترا بین. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پرسیاری دەکرد لە هاوڵان کاتی ئەوان لی کۆ دەبوونەوەن ئەوانش پرسیاریان دەکرد یا ڕەسوول الله ئەی الأعمال ئەفضل ئەی العمل خەیر ئەی پێغەمبەری خوا نیشانماندا چ کارێک زۆر باشە چ کردەوەیەک زۆر باشە. ئەوانە وەکو مامەڵەچی دنیا بازرگانانی دنیا چۆن هەوڵ دەدەن داخۆ بزان چ کارێک ئیسفادەی زۆر لێ دەکەن ئەمان دەچون داخۆ بزان چ کارێک بۆ قیامەتیان زۆر باشە. پێغەمبەری خوا چی وەڵام دەدانەوە عەلەیهی سەڵات وەسەلام دەیفەرموون سرور تدخله على مسلم دڵخۆشیێک بخەیتە دڵی موسڵمانێکەوە ئەو تقضي عنه دينا قەرزێکی بۆ بدەیتەوە ئەو تطرد عنه جوعا ئەو تفرج عنه كربة یان هەژارە لە هەژاری دەربازیکەی یان بەڵایەکی لەسەرە بەڵایەکی لەسەر لابەری ئەنی ئەمە گەورەترین لایەنی دینداریمانە نەک کەسێک پەیوەندی خۆی و خوای خۆی نوێشکەر و ڕۆژوگرە لا ڕەهبانیەتە فی الئیسلام ئیسلام گۆشەگیری تێدا نییە بچیتە ئەشکەوتەوە ئاگەر لە مسلمانان نەمێنێ. المؤمن الذي يخالط الناس ويصبر على أذاهم خير من المؤمن الذي لا يخالط الناس ولا يصبر على أذاهم. أو إيمانداري تێکەڵاوی خەڵکە لەگەڵ ئێش و ژان و معاناتی خەڵکا دەژی زۆر چاکتر لەو ئیماندارەی کە گۆشەگیرە تێکەڵاوی خەڵک نابێت خەڵکی پێ هیچ نییە. باشە ماوەستا هەروکو تەیمیە ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێ دەیفەرموو بەڵێ بابزانین ئایا ماوەستا کاتێکە مسلمانێک شتێکی لێ دەقەومێ ئیدی ئەمە بەدەستی مرۆڤێکی دیکە بێ یا کارەساتی سروشتی بێت ئایا بە پێچەوانەوە ئەگەر مسلمانێکی دیکە پێی خۆش بێت ئەمە سزای لەسەرە. بۆ نمونە دەبینی زۆر جار دەبیستی هەواڵێک لە دوورەوە لە وڵاتێک بڵاو دەبێتەوە ڕەنگە کەسەکە مسلمان بێ ڕەنگە هەر ئەسڵەن نەزانی بەڵام کارێکی خراپ بێ کوشت و بڕێک بێ لێرەوە زۆر جار دەڵێن دەستیان خۆش بێ. ئایا بە پێچەوانەوە کە لەوەی کە دەستمان ناگا هاوکاریکەین بین پێمان خۆش بێ لەوەی کە بەڵایەکی بەسەر هات بێ
ئەمە سزاکەی چییە؟ پێچەوانەی ئەوە نییە کە مسلمان دەبێت لەگەڵ ئەوەی ئێش و ژان و ئازاری برا مسلمانەکەی بێت؟ بەتەکید وتمان مسلمانان یەک جستن کاتێ لە جستێ ئازارێک دروست دەبێت سەرجەم جستەکە بۆی بێتە ژان. بۆی ئێمە هەر مسلمانێک لە ئەم سەراوسەری عالەمە دەبینین دەکەوێتە میحنەتێکەوە، دەکەوێتە ناڕەحەتیەکەوە، کێشە و گرفتێکی بۆ دروست دەبێت، دەبێت ئێمە لە جێگەی خۆماندا بۆی ناڕەحەت بین. دەبێت هەرنا بە بچووکترین شتێکە بتوانین دوعای بە خێری بۆ بکەین. لەو ئێش و ژان و معاناتەیە بەشدار بین. پێمان خۆش بێت. بیشری حافی دەڵێ لە کاتێکە خەڵک هەژار و کاریان کە هەرنا لە پێرە پێڵاوەکانی خۆی دانابوو بۆی بڵێ منیش بەشداری ئێش و معاناتی ئەو مسلمانانە دەکەم کە ناتوانم هاوکاریەکەم وەڵام منیش پێخاوسم وەکو ئەوان. بۆیە ئەوەی ئەمڕۆکانە دەبینێ مسلمانان لە ناو میحنەتان لە ناو ناخۆشیدان ئەم نەک هاوکاریان ناکە بەڵکو خۆشحاڵە بیان بەوەی کە مسلمان تووشی نسکۆ بوون وەڵڵاهی ئەم بەشدارە لەم تاوانەیە کە بەسەریان هاتووە. بۆیە زۆر وریابین لەم ناڕەحەتی کە ئەوان بەسەریان هاتووە ئەو دەستی تێدایە لەم ناڕەحەتکردنیاندا. بۆیە ئەمە مسلمانیە چونکە مسلمان باە بە تەئکید لە ئێش و ژانەکاندا بەشدار دەبوو بەشێک دەبوو لەوان، بەڵام نەک ئێستاکانە بەشێک لەوان بەڵکو خۆی جیا کردوتە هەوڵان چونکە بم ناو میحنەتە و نسکۆی بەسەریان هاتۆ خۆشحاڵە. زۆر باشە مامۆستا، زۆرجار باس لەوە دەکرێت هاوکاری دەبێت ئەوەندە بەهنیێنی بکرێت دەستی ڕاست بە دەستی چەپ نەزانرێیان کۆمەڵێکی تر لەوانەی کە پێویست ناکا باز بکرێت. بەڵام چۆن کۆمەلگا پێشکەوت و تەکنۆلۆژیا و بابەتێکی زۆر هاتووتە ئاراوە ڕەنگە لە پاڵیشا پێویست بێ بۆ مستاقیەت و بۆ سەلماندنی کۆمەڵێک بابەت یاخود بانگەوازکردن پێویستە بە ئاشکرا کۆمەڵێک کاری خێرخوازی ئەنجام بدرێت. سەرنجی بەڕێستان لەسەر ئەو ڕەخنانەی دەگیرێت کە پێویست ناکە بە شێوازێکی ئاشکرا کە مسلمان هاوکاری برا مسلمانەکەی دەکات لە چ کات و قۆناغێکا پێویستەوە ئاساییە کە من هاوکاری هاوڕێیەکم هاوکارێکم دەکەم پێویست ناکات کەس بزانێ، بەڵام ڕەنگە بۆ پرۆسەیەکی گشتی ئاسایی بێ بانگەوازێک بکەین با هەمومان بە یەک دەنگ بچین بەدەم فڵان شوێنەوە لە کاری خێرخوازی نێوان مسلمانانە. بەڵێ دیارە بەداخەوە زۆرێک لە مسلمانان چونکە چاک لە دینەکەمان حاڵی نەبووین هەروە حاڵی بووین دەڵەوەڵا خێرەی دەکەی دەستی ڕاستت ببەخشە نابێت دەستی چەپت پێ بزانێ. واتە ئەو کەسانەی کە خێر و خێراتیان ئاشکرا دەکەن یان دەیدەنە کەناڵەکانی ڕاگەیاندن یا دەری دەخەن ئەمانە بۆ خوایان نییە تۆمەت و تەشهیر دەکرێن. بەداخەوە وتمان ئەمەش بێئاگابوونە لە دین چونکە خوای پەروەردگار دوو شێواز بەخشینی دیاری کردووە لە قورئاندا، شێوازێک بە شێوازێکی ئاشکرا دەفەرمێ سرا وعلانیەتەن، سرمان هەیە و علانیشمان هەیە. سەیری قورئان کە لە سوورەتی ئالی عیمرانە دەفەرمێ ئین تبدوا الصەدەقات فەنیعما هیە، فەرمێ ئەگەر خێر و خێراتەکانتان بەخشینەکانتان بە ئاشکرا بکەن ئەوە بەڕاستی کارێکی زۆر چاکتان کردووە. جا ئێستا ڕوونی دەکەینەوە لە چ کاتێکا پێویستە بە ئاشکرا بکرێ و لە چ کاتێکا پێویستە بە شێوازێکی پەنهان بکرێ. وئین تخفوها وتؤتوها الفقراء فەقەرەی دووەمیان دەفەرمێ ئەگەر بە شێوازێکی پەنهانی و ونی بیدەنە هەژاران فهو خێر لەکم، ئەو بۆیەوە باشترە. زانان دەفەرمون لكل مقام مقال، هەر شێوازە و شوێنە و قسەی خۆی هەیە، هەر بارودۆخە و سەردەمە و شێوازی تەعاملی هەیە. ئێمە کاتێک ئەو کەسەی کە پێی دەبەخشین ئاوکاری دەکەین ئەگەر زانیمان شخصێکە کەسێکی تاکە بۆی بەخۆی دانەشکێتەوە وا چاکە ئەم بەخشینە بە شێوەیەکی پەنهانی بێ، بۆکو شخصێکی دیاریکرا و کەسێکە وا چاکە بە پەنهانی بێ. بەڵام بۆ جیهەیەکی دیاریکراوە بۆ پرۆسەیەکی خێریە بۆ کەمپینێکە شخصێکی دیاریکرا و پێی ناشکێ بەخۆی داناشکێتەوە بڵێ وەڵام منەوە بەخۆی داشکایەوە هاوکاریان کردو و هێنایەنە سەر کەناڵەکانی ڕاگەاندن و ئەمانە. ئەوە ئەو کاتەی مادەم بۆ پرۆسەیەکی عامە بۆ پرۆژەیەکی گشتیە واتە کۆمەڵێک خەڵکی پێگەورە بێت وەکو هاوکاریکردنی هەژارانێکی زۆر لە وڵاتانی ئیسلامیدا لێ قەوماوانێکی زۆر کە بەکارەساتێکی ئەوە سروشتی یان بە حاڵەتێ بەسەریان دێ هاوکاریان دەکەی لەو کاتەدا پێویستە بەخشینەکان بە شێوەیەکی ئاشکرا بکرێن. ئەوەش بۆ ئەوەی کە خوای گەورە دەفەرمێ وئین تبدوا الصەدەقات فەنیعما هیە. بۆ نیعما هەیە بۆ شتێکی زۆر باشە لەبەرەوەی کە خەڵکی دەوڵەمەند کاتێ دەبەخشێ لەسەر کەناڵێکی ڕاگەاندن نیشان دەدرێت دەیان خەڵکی تر چاوی لێ دەکا. ئاتە ئەم شەعیرە جوانەیە ئەم دیاردەی بەخشینە لە ناو مسلمانانە زیاتر دەگەشێتەوە. بەڵام ئەگە هەر بە هەمووی بە پەنهانی ببەخشێ ئەو کاتەی خۆ دەڵێ کەس نابەخشێ کەس هاوکاری کەس ناکات و ئەو کاتێ ئەم کارە خێرە زیاتر بەرەونی دەڕوە.
زۆر باشە مامۆستا ئەگەر لە کۆتاییدا لەو چەند خولەکە کەمەی زۆر ماوەمانە پەیامێکت هەبێ بۆ مسلمانان بەگشتی بە تایبەتی مسلمانان لە هەرێمی کوردستان و بە دیاریکراویش بۆم بارودۆخی کە ئێستاکە هەیە و وەروەها لە خێرخوازان دەستگاکانی خێرخوازی بە دیاریکراویش دەستگای خێرخوازی بەخشین کەمپینێکی ڕاگەاندووە بۆ هاوکاریکردنی زیان لێکەوتوانی لافاوەکەی شاری هەولێر. بەڵێ بەڕاستی ئێمە دەیڵێن لێرەوە وەکو ئاگادارکردنەوەیەک بۆ سەرجە مسلمانان وتمان بەڕاستی گەلی کوردی مسلمان گەلێکی سەرەتا پێشەوەی کە لە سەرەتاوی مە هەر مسلمانین و دیاردەی مسلمانی و ئیسلامیش لە ناوماندا دیاردەیەکی زۆر زەق و بەرچاو بۆ بەڵام وردەوردا ئیشی لەسەر دەکرێت بەرەو کاڵبوونەوە دەڕوە بۆیە پێویستە ئێمە لە سەرمان ئەوەی کە لەسەر بەخشینەکانمان بەردەوام بین هاوکار بین گوێ لە خەڵکانێک نەگرین چونکە بەڕاستی زۆر تەشجیع و هاندان هەیە لەسەر بەخشین ئەو کەسەی کە دەبەخشێ إن المؤمن في ظل صداقته يوم القيامة ئیماندار لە ژێر سێبەری سەدەقەکەیدایە بەخشینەکەیدایە لە ڕۆژی قیامەتە ئەو ماڵ و سامانی کە خۆی پەروەردگار پێی داوی ڕۆژێک دەپەشیمان دەبینەوانێ حتى إذا جاء أحدهم الموت قال رب ارجعوني لعلي أعمل صالحا کاتێ هەست بە خۆمان دەکەین کە مردین گەڕاینەوە بۆ لای خوای پەروەردگار ئەو جا دەڵێن خواجان ئەم جارە بمانجێڕەوە بۆیە بگەڕێنەوە چاکە بکەین بۆیە لێرەشەوە دەبێ بزانین ئەم هەژاری و لێ قەوماوی و دەستکورتیە لە ناو وڵاتێکا دروست دەبێت کە سەرپەرشتیارانی وڵات وەک پێویست خەم لە میلەت لەگەلەکان نەخۆن. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ ما من عەبد يسترعيه الله رعية ثم يموت فەرمێ هەر کەسێک سەرپەرشتیاری گەلێک بکات سەرپەرشتیاری کەسێک بکات بمرێ يموت يوم يموت دەفەرمێ ئەو ڕۆژەی کە دەمرێ وهو غاشي لرعيته إلا حرم الله عليه الجنة ئەو کەسەی کە دەمرێ غەشی لە میلەتەکەی کردووە لەگەڵ میلەتەکەیدا نەژیاوە خۆی بۆ میلەتەکەی نەسووتاندووە بەڵکو میلەتەکەی کردوتە سوتەمەنی خۆی نەکردوتە قوربانی میلەتەکەی کردوتە قوربانی خۆی ئاوارە نەکرد خۆی ناڕەحەت نەکرد بەڕاستی بۆوان نەژیا خەڵکی لە پێناو خۆیدا ژیان ئەوە بەڕاستی لەو ڕۆژەیە کە قیامەت دادێ دەفەرمێ ناچێتە بەهەش لەگەڵان چاوی بە بەهەش ناکەوێت بۆیە دەبێ بزانین بەڕاستی وەکو ئیبن خەلدون قسێکی جوان دەکا دەڵێ لە هەر وڵاتێکە بینیت سەرپەرشتیاران و دەسەڵاتداران بوون بە سیاسەتمەداران بوون بە بازرگان ئەوە سەری خوان و میلەتەکەشیان بە قوڕدا دەبن بۆیە ئیسلام ڕێگەی لەم دیاردەیە گرتووە هەر کەسێ بۆتە واری بۆتە سەرپەرشتیار بەسەر شوێنێکەوە ڕێگەی مامەڵە و بازرگانی لێگرتو بۆی ئاگای لە میلەتەکەی بێ بزانە کێشە و گرفتی میلەتەکەی چییە نەک بۆ جیفانی خۆی بژی بۆیە ئەمەش بەڕاستی بەڵام مصیبەتێکی ترە بۆیە دەستخۆشیمان هەیە بۆ هەموو ئەو کەمپینانەی کە ساز دراون بە تایبەت وەکو دەستگای بەخشین خوای گەورە پاداشتیان داتەوە بەڕاستی کارێکی زۆر ناوازە و جوان دەکەن بەڕاستی لە کاتی لێ قەومانە لە کاتی نسکۆ و گرفتەکانی میلەتەکەیاندا ئامادەن و هاتوونە مەیدان داوا لە جەماوەری خۆشەویستی گەلەکەمان دەکەین کە هاوکاریان بن دەستیان دەستباریان لەگەڵ دابگرن بۆی بتوانین بەدەم ئێش و ژان و معاناتی براکانمانەوە بچین بتوانین چاکتر و باشتر هاوکاریان بکەین لەو میحنەتە دەربازیان کەین من فرج كربة عن أخي فرج الله عنه كربة من كرب يوم القيامة و هەر کەسێک بەڕاستی مسلمانێک لە تەنگەتاویەک دەرباز کات خوای پەروەردگار لە ناڕەحەتی و ناخۆشیەکانی قیامەت دەربازی دەکات. زۆر سپاس ماوەسا هەرچەندە بەداخەوە سیاسەکانی ئێمە ئێستا بوونەتە بازرگان و دەتوانم بڵێم سەری میلەتیان کردووە بە قوڕا بەس خجارێ خۆیانمان نەبینوێ بزانین چارە نووسیان چی لێ دێ هەرچەندە ڕوونە چارەسەری هەموو زوڵم و ستەمێک لە ناوچوون و بە هیلاک ڕۆشتنە. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا حسەین لە ڕانیەوە لەگەڵمانە بووی مامۆستاگیان سپاس بۆ ئەو نەسیحەتە جوانانەت. وڵایزان دەچینە لای ناوڕێک و دێنەوە لاتە. تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە، خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە، چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود
کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت، بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3، ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی گیانی و نێودوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاتان لێ بیایزان هاوکارمان مابزانم بێ هاوار محەممەد ێگە گەرمیان ئەگەر وانە بوو دوای و قسۆیمان لێ نەکەیتەوە جەلال ئەو من نازانم کامیانە ڤیتێکیان بۆ ئامادەکردین لەسەر کونجی و خورما بەس جەلال پێشبینی کردو کونجی و خورما بێ گەرمیان بێ و گەرمیانی ژێ بێ هاوار بێ بابزانین لەوێ چۆن بەرهەمێنرێ چۆن پێکەوە تێکەڵ دەکرێت بینەری دەبێت. سەبارەت بەم کەشەی کە ئێستا دروستمان بەڵازیزان دەچینە لای کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی عومەر گوڵپی پەرلەمانتاری فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لەسەر داهاتەکان یەرێمی کوردستان هەرچەندە بڕیار بوو ئەمڕۆ یا بڕیار ئەمڕۆ کۆبوونەوەی پەرلەمان لەسەر و بابەتە بێت. قسەی گیرفانی خۆم ناکەمە بێ بگەڕێمەوە بۆ سەر ژمارە و داتا و ڕقم و بەڵگەکان کە لەم راپۆرتە لە بەردەستمە سەبارەت بە داهات لەسەر چاوی نەوتەوە بەڕێزان لە کۆی 1 تریلیۆن و 215 میلیارد دیناری مانگانە تەنها 512 میلیارد دیناری مانگانە گەڕێتەوە خەزێنەی گشتی. هۆکار چییە کە تەنها لە ساڵ 42 داهاتی نەوت ئەگەڕێتەوە خەزێنەی گشتی؟ ئەمانە هۆکارەکانن و ئەمانە خراپ بەکارهێنەکانن، ئەمانە گەندەڵی و پۆخڵەواتەکانن. خاڵی یەکەم گرێبەستی خراپ کە لە ساڵانی ڕابردوو کراوە لەگەڵ کۆمپانیا بیانیەکان کە گرێبەستی هاوبەشیە لە بەرهەم. خاڵی بە نەبوونی چاودێری و وردبینی و پیاچوونەوە لە خەرجەکان و تێچووی پرۆسەی وەبەرهێنان کە هیچ دەستگایەکی کوردستانی نەپەرلەمان نەدیوانی چاودێری دارایی نەدەستەی نەزاها هیچ دەستگایەک چاودێری دۆسیەی نەوت ناکا لە کوردستانە بەداخەوە وەزارەت سامانە سروشتەکان ئەنجومەنی وەزیران تا ئێستا ڕازی نییە لە دۆسیەی نەوتا هیچ کەس بە دوواداچوون کە تەنها و تەنها حکوومەت خۆی لە ڕێگەی کۆمپانیای دیلۆیتەوە پێداچوونەوەی بە یەک گرێبەستا کردووە دەرکەوتووە کە ئەو خەرجیانەی خەرجی کردو مستەحقاتی خۆی هەمووی تەواو بووە و ئەوەی ئێستا بۆی خەرجەگرێ بە زیادەیە بۆیە بە دڵنیاییەوە پیاچوونەوە بە دۆسیەی نەوتا داهاتی زۆر ئەگەڕێنێتەوە. خاڵی جیم گرێبەستی خراپ لە بەرژەوەندی کەس و لایەنی ناوخۆیی بەبێ ڕەچاوکردنی بەرژەوەندی گشتی. خاڵی چوار فرۆشتنی نەوتی پێشوەختە بە نرخی کەمتر بەداخەوە پێشتر نەوتیان فرۆشتووە بە نرخێکی زۆر هەرزان ئێستا بێ خەڵکی کوردستان باجەکەی بدات. تێبینی
بە بۆچوونی ئێمە ئەگەر وردبینی لە دۆسیەی نەوت بدرێتە دەست دیوانی چاودێری دارایی، پیاچوونەوە بە گرێبەستەکانی کۆمپانیەکانی خزمەتگوزاری بکرێت، پیاچوونەوە بە خەرجی کۆمپانیەکانی وەبەرهێنان بکرێت، پیاچوونەوە بە گرێبەستی سەرەکی لەگەڵ کۆمپانیا بیانیەکان بکرێت، ئەوە دەکرێت ڕێژەی داهات لە ئێستەیە لە 512 ملیار دینارە و بەرز بێتەوە بۆ 750 ملیار دینار کە ئەکاتە ڕێژەی لە ساشەسی داهاتەکان. سەرپێچی و گەندەڵی لە دۆسیە نەوت چییە؟ ئەلف ڕێگەکردن لە دیوانی چاودێری دارایی بۆی وردبینی نەکا لە دۆسیەی نەوتە، بە نادیاری و نەشەفافی لە زانیاریەکانی پەیوەست بە نەوت، جیم ئەنجامدانی گرێبەستی خزمەتگوزاری لە دەرەوە یاسا و ڕێنمایە بەرکارەکان، دال پێدانی بڕی 22,000 بەرمیل نەوت بە کۆمپانیای کار لە ناو شاری هەولێر کە ئەدرێتەوە بە دوو کۆمپانیا بە شێوەی قۆڕەکاری و شارەکانی تر کۆمپانیەکانی تری لێ بەشە. ئەمە یەکێک لەو تەوەرانەیە کە ئێمە دۆسیەی پرساندنمان لەسەر لەگەڵ وەزیری سامانە سروشتیەکان کردوتەوە. داهات لە سەرچاوی گومرگەوە بەڕێزان بە پێ و زانیاریانەی لە کۆبوونەوەی 19/12/2021 لە نێوان لیژنەی دارایی و نوێنەرانی ئەنجومەنی وەزیران بەڕێوەچوو لە ساڵی 2021 بڕی داهات لە گومرگەوە بریتی بووە لە 139 ملیار دیناری تێکڕای مانگانە، واتە هەر مانگێک 139 ملیار دینار. ئەمەش زۆر کەمترە لەو بڕی کە ئێمە خەمڵاندنمان بۆ کردووە بە نزیکەی 300 ملیار، واتە و بە پێی زانیاریەکانی حکوومەت داهاتی مانگانەی گومرگ تەنها 139 ملیار دینارە تێکڕا لە مانگێکە بە پێی زانیاری و بە دوواداچوون و خەمڵانی ئێمە 300 ملیار دینارە. ئەم جیاوازیە بۆچی ئەم گرفتە لەکوێوە هات؟ ئەمە هۆکارەکانە. ئەلف پێدانی ژمارەیە خزمەتگوزاری بە ژمارەیە کۆمپانیا بەبێ ڕەچاوکردنی یاسا و ڕێنمایە بەرکارەکان و دوور لە چاودێری پەرلەمانتاران و دیوانی چاودێری دارایی لەم بارەیەوە بەرپرسانی گومرگ و وەزارەتی دارایی ڕێگە نادەن تیمەکانی چاودێری دارایی وردبینی لە داهاتەکان بکەن، ئەوەش بۆ ئەوەی گەندەڵی و سەرپێچیە داراییەکان ئاشکرا نەبن. سەبارەت بەو کۆمپانیایی کە گرێبەستیان لەگەڵ کراوە بریتین لە 20 کۆمپانیا، ئەمە ناوەکانیانە: بارگێڕان، کۆردیرۆر، دڵنیا، دیاسا، هانداون، KPR، لۆکس ئەیجنسی، نیو IT ئێران، نیو ستاندارد، ڕزگە، ڕۆژان، سدیق، ستارکار، ئاسمانی کوردستان، کەلید، شەوڕۆژ، قەپان، ئەشرەقەت العەواد، جەبەل القوزا، ئیشورانس. هەروەها ژمارەیەکتر لە کۆمپانیا لە فڕۆکەخانەکانی سلێمانی و هەولێر. تێبینی ئەم کۆمپانیانە بوونەتە هۆی زیانگەیاندن بە داهاتی گومرگەکان بەست بڕی 100 ملیار دیناری مانگانە، واتە بەس پیاچوونەوە بەو گرێبەستانە داهاتی گومرگ و خاڵە سنووریەکان و فڕۆکەخانەکان 100 ملیار دیناری مانگانە زیادەکە. خاڵی بائی کەم و کورتی و گەندەڵی و پۆخڵەواتەکان لێخۆشببوونی گومرگیە کە زۆرینەی بەنایاسایە، خاڵی جیم فرتوفێڵی گومرگیە، خاڵی دال خراپی بەڕێوەبردنە لە خاڵە گومرگیەکان. داهات لە سەرچاوی باجەوە بەڕێزان لە ساڵی 2019 باج تێکڕای مانگانەی باج 51 ملیار دینار بووە، لە ساڵی 2020 کەم بۆتەوە بۆ 45 ملیار، لە ساڵی 2021 کەم بۆتەوە بۆ 40 ملیار دینار. ئەمەش ئەو پرسیارە دروستەکە. هەموو بەرپرسانی حکوومەت ئەڵێن ئێمە باجمان ڕێخستوەتەوە، زیادمان نەکردووە، واتە ڕێکمان خستوەتەوە بۆتەوەی زۆربوونی باج، کەچی ساڵ بە ساڵ هەر ساڵێک 5 ملیار دینار داهاتی کردووە. ئەبێ ئەم پرسیارە بکەین لە ئەنجومەنی وەزیران، هۆکار چییە کە ئێوە ئەڵێن پیاچوونەوەمان کردووە داهاتی باج زیاد بووە، کەچی لە ڕقەمەکان و ژمارەکانی خۆتانە داهاتی باج کەم بۆتەوە. داهات لە ڕسومات و کرێی خزمەتگوزاریەوە بە پێی زانیاریەکانی حکوومەت ئەو بڕەداهاتەی لە ڕسومات و خزمەتگوزاریەوە یەتە خەزیێنی گشتی 75 ملیارە، بە پێی خەمڵاندن و بە دوواداچوونی ئێمە 100 ملیار دینارە، واتە جیاوازیەکە 25 ملیار دینارە کە نادیارە. کۆی گشتی داهاتی ناوخۆ بەڕێزان، کۆی گشتی داهات لە باج، لە ڕسومات، لە خزمەتگوزاریەکان، لە گومرگەوە هەر یەکەیان بەجیار ڕقەمێکە بەم جۆرەیە کە بریتیە لە 139 ملیار دینار لە گومرگەوە، 40 ملیار دینار لە باجەوە، لە ڕسوماتەوە 75 ملیار دینار و کۆی گشتی ئەو سێ سەرچاوەیە 250 ملیار دینارە. بەڵام کاتێک کە بە ئەنجومەنی وەزیرانمان وت کۆی گشتی داهات لای ئێوە چەنە، ژمارەیەکی تریان پێداین، ئەویشەوەیە بە تێکڕا 316 ملیار دیناری مانگانەیە بەم جۆرە: مانگی 1 207 ملیار، مانگی 2 306، مانگی 3 310، مانگی 4 287، مانگی 5 318، مانگی 6 390 ملیار، مانگی 7 284، مانگی 8 308، مانگی 9 379، مانگی 10 373 ملیار. واتە کاتێک بەراوردی هەر یەکە لە سێکتەرەکانی داهاتی ناوخۆمان کرد لەگەڵ کۆی گشتی داهاتەکە کە ئەوان پێیانداین جیاوازیەکە 62 ملیار دینار بوو. پرسیارەکە ئەمەیە، ئەگەر ئەو زانیاریانەی ئەوان بە ئێمەیان داوە دروستن،
ئەو 62 میلیارد دینارە سەرچاوەکەی چییە و بۆ بە ئێمەی ناڵێن تەبعاً ئەم پرسیارم لێکردن هیچ وەڵامێکیان نەبوو. پاشان بەڕێزان کۆی ئەو داهاتەی لە ناوخۆ زیاد بووە لە پێویستی موچە بۆ ساڵی لە 5 مانگی ساڵی 2021 واتە بەهۆی هاتنی 200 میلیاری بەغا و داهاتی ناوخۆ و داهاتی نەوتەوە داهاتی ناوخۆ هەمووی بۆ موچە بەکار نهاتووە بەڵکو مانگانە تێکرا 164 میلیارد دیناری بەکار هاتووە لە 5 مانگا داهاتی ناوخۆ 910 میلیارد دیناری زیاد بووە. ئێمە پرسین ئەو 910 میلیارد دینارە چی لێ هات ئەگەر حکوومەت وەڵامێتەوە ئەڵێ بۆ خزمەتگوزاری ئەوە تێچووی خزمەتگوزاری و بەگەڕخستنی وەزارەتەکان مانگانە 100 میلیاری پێویستەواتە لەو 5 مانگە 500 میلیارد واتە ئێستا هێشتا 400 میلیارد دینار داهات دیار نییە. تەوەری دووەم خەرجیەکان تەبعاً بەپێی زانیاریەکانی حکوومەت دوو جۆر خەرجی هەیە خەرجی بۆ موچە کە 902 میلیارد دیناری مانگانەیە خەرجی بۆ بەگەڕخستنی وەزارەتەکان 96 میلیارد دینارە دەرئەنجام و پوختەی بە دوواداچوونەکەمان تەبعاً ئەمە ئەو داهاتانەی کە باسمان کرد داهاتی 200 میلیاری بەغای تایە داهاتی هاوپەیمانانی تایە کە مانگانە 26 میلیارە. ئەنجامی یەک هاوکێشەی داهات و خەرجی بەپێی زانیاریەکانی حکوومەت زیادەی هەیە داهات بەپێی زانیاریەکانی حکوومەت بەم جۆرەیە 1 تریلیۆن و 111 میلیارد دیناری مانگانە کە 512 میلیارد دیناری نەوتە 373 میلیارد دیناری داهاتی ناوخۆیە باجوگمرگ و ڕسومات بڕی 200 میلیارد لە بەغداوە 26 میلیارد دینار لە هاوپەیمانانەوە ئەی خەرجەکانی چەندە 998 میلیاری مانگانەیە بۆ موچە و بۆ خزمەتگوزاریەکان تەرازوی نێوان داهات و خەرجی بەپێی زانیاریەکانی حکوومەت بەم جۆرەیە 1 تریلیۆن و 111 میلیارد دینار لە 998 میلیارد دەرکەین 113 میلیارد دیناری مانگانە واتە حکوومەت لە مانگی 5ەوە هەموو مانگێک 113 میلیارد دیناری مانگانەی زیاد بووە. ئێمە پرسین ئەو 113 میلیارد دینارە مانگانەیەتان چی لێ کرد ئەمە داهاتە نادیارەکانەکە لە پارێزگاکانەوە ناگەڕێتەوە خەزیێنەی گشتی. هاوکێشەی دوو خەرجی و پلان خەرجی و داهات بەپێی خەمڵان و بە دوواداچوونەکانی ئێمە بەڕێزان بەپێی بە دوواداچوونەکانی ئێمە داهات 1 تریلیۆن و 281 میلیارد دیناری مانگانەیە بەم جۆرە لە نەوتەوە 600 میلیارد لە گومرگەوە 300 میلیارد لە باجەوە 55 میلیارد لە ڕسوماتەوە 100 میلیارد لە هاوپەیمانانەوە 26 میلیارد دینار لە بەغداوە 200 میلیارد واتە جیاوازی نێوان ئێمە بە خەمڵاندنمان بە دوواداچوونمان لەگەڵ زانیاریەکانی حکوومەت 170 میلیارد دیناری مانگانەیە. ئەنجامی سێ گەندەڵی و سەرپێچێدارەکان چین کە بوونەتە هۆی کەمبوونەوەی بەرچاوی داهات ئەم خاڵە زۆر گرنگە. یەکەم ڕێگەنەدان بە دیوانی چاودێری دارایی بەوردینی و پشکنین لە دۆسیەی نەوت بەپێی یاسا. دووەم بوونی ژمارەیەکی زۆر لە کۆمپانیا لە بواری خزمەتگوزاری لە خاڵە سنووریە گومرگەکان و فڕۆکەخانەکان و کێڵگەکانی نەوت کە زیانی گەورەیان بە هەرێمی کوردستان گەیاندووە کە هێندێک لەو کۆمپانیانە گرێبەستەکانیان تەنها لە سا 5 بۆ داهات و خەزیێنەی گشتیە گەڕێتەوە لە سا 95 بۆ کۆمپانیاکانە. سێم نەبوونی یاسای بودجە و نەبوونی شەفافیەت و ڕوونکاری لە داهات و خەرجەکان بە جۆرێک وەزارەتەکانی سامانە سروشتیەکان و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی ئامادە نین هیچ بەڵگە و دۆکیومنتێک بە ئێمە بە دیوانی چاودێری دارایی بدەن لەسەر داهات و خەرجەکان و تەفاسیل و سەرچاوەکانی داهات. چوارەم بەڕوونی دیارە کە بەشێک لە داهاتەکان لە پارێزگاکانەوە ناگەڕێنەوە خەزیێنەی گشتی ئەو بەشەش بە بڕی 100 تا 120 میلیارد دیناری مانگانە دەخەمرێنرێ. ئەنجامی چوار کێ بەرپرسە لەم دۆخە هاوڵاتی زۆر حەزەکە پێی بڵێن کێ بەرپرسە لەم دۆخە طبعاً بەپێی یاسا بەرکارەکان بەرپرسیارەتی دامەزراوی بەرپرسیاری سەرەکی بریتیە لە بەڕێزان سەرۆکی ئەنجومەنی وەزیران جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەزیری دارایی وەزیری سامانە سروشتیەکان چونکە بەپێی کاری حکومەتداری و دەوڵەتداری و قانونی ئەوان باڵاترین دەسەڵاتن لە دۆسیەکانی داهات و خەرجی و بەپێی بەرپرسیارەتی سیاسیش حیزبەکانی ئەوانن حکومەتیان پێگەێناوە ئەوان خۆیان دەسەڵاتداری ناو حیزبەکانیان کەواتە ئەوان بەرپرسیاری ڕاستە و خۆی ئەم دۆخە خراپەی داهات و خەرجی و گەندەڵی و پۆخڵاواتەکانن. ئەنجامی 5 ئێمە لە داهاتوا چیەکەین کاری کردداری ئێمە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم دۆخە خراپەی دارایی و گەندەڵیەکان چییە؟ یەکەم بەردەوامبوون لەسەر گرتنەبەری ڕێکاری پەرلەمانی و بە دوواداچوونی یاسایی. دووەم هەوڵدان بۆ وردبینی لە داهاتەکان لە ڕێگەی دیوانی چاودێری داراییەوە. ئێمە لە ماوەی ڕابردووە دەستخۆشی زۆر لە دیوانی چاودێری دارایی یەکەین کە لە ڕێگەی تیماکانیانەوە بە دوواداچوونیان کردووە و بەڵگە و دۆکیومنتی زۆر باشیان داوە بە ئێمە کە ئەیسەلمێنێت لە دۆخی داراییە چ گەندەڵی و خراپ بەکارهێنانێک هەیە. سێەم پرساندن یەکێک لە ئیجراء گرنگەکانی پەرلەمانتارە. ئێمە بۆ وەزیری سامانە سروشتیەکان دۆسیە پرساندنمان کردوێتەوە
دۆسیە پرسانەکە لە سەرۆکایەتی پەرلەمانەوە ئاراستەی ئەنجومەنی وەزیران کراوە چاوەڕێەوەکەین جەنابی وەزیری سامانە سروشتیەکان بێتە ناو هۆڵی پەرلەمان وەڵامی ئێمە و خەڵکی کوردستان بداتەوە لەسەر ئەو پرۆسە خراپەی لە دۆسیی نەوتا هەیەەوە لەسەر گەندەڵیەکان لەسەر کەم و کورتیەکان هەروەها پرساندنمان بۆ جەنابی وەزیری دارایی کردوێتەوە کە بەرپرسیاری یەکەمە لە پرسی پەیوەندیدار بە داهات و خەرجی و ئەو پێویستە بەرپرسیارەتی خۆی بۆ خەڵکی کوردستان ڕوونکاتەوە جەنابی وەزیری داراییە ئایا هیچ دەسەڵاتی هەیە بەسەر داهات و خەرجیە ئەگەر نیەتی بۆ وەزیری داراییە ئەگەر هەیەی ئەبێ بێتە پەرلەمان بۆ خەڵکی کوردستانی ڕوونکاتەوە بۆ ئەم داهاتانە ناگەڕێنەوە خەزیێنەی گشتی کێیە بەرپرسیارەتەکەی چییە ئەو چی کردووە لە ڕوبەڕووبوونەوەی ئەو گەندەڵیانم خاڵی چوارەم گرتنەبەری کە کاری ئێمەیە گرتنەبەری و جوڵاندنی سکاڵای یاسایی کە لە داهاتووە یەک لە دوای یەک هەموو ئەو کەسانی بەرپرسیارەتیان هەیە لەم دۆخە خراپە ڕوبەڕووی دادگایانەکەیتەوە ئەەکەینەوە دوو تێبینی یەکەم ئەوەیە کە هەموو ئەم زانیاریانەی کە بۆ ئەوەیە خەمەڕوو بەڵگە و دۆکیومنتی حەقیقین کە بە ناڵێن بە سەدان بەس دەیان لاپەڕە و دۆکیومنت و بەڵگەن ئێمە ئامادەین لە هەر شوێنێک حکوومەت هەڵیەبژێرێ بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ یا ڕوبەڕوو بینەوە ئەگەر هۆڵی پەرلەمان هەڵەبژێرن با جەنابی سەرۆکی حکوومەت جێگرەکەی وەزیری دارایی وەزیری سامانە سروشتیەکان هەر کەسێک لە ئەنجومەنی وەزیران بێتە هۆڵی پەرلەمان ئێمە لەوێ مناقەشەی لەگەڵەکەین بەڵگەکانی خۆمانەخەینە ڕوو نەخێر ئەگەر دادگا هەڵەبژێرن ئێمە ئامادەین نەخێر ئەگەر میدیایەک هەڵەبژێرن بۆ سیمینار من لەگەڵ هەر کەسێک لەگەڵ ئەنجومەنی وەزیران ئامادەی ڕوبەڕووبوونەوەم نەخێر با حەکەمێکی وەسیط لە بینی هەمومانە هەڵبژێرین دیوانی چاودێری دارایی موسسەیەکی بێلایەنە نەسەر بەدەسەڵاتە نەسەر بە ئۆپۆسیۆنە نەسەر بەلایەنێکی سیاسیە من وەکو عومەر ئەندامی لیژنەی داراییم ئامادەم ڕازیم بە هەموو بەڵگە و دۆکومنتێک کە دیوانی چاودێری دارایی وردبینی تیابکە هەر قسەیەک دیوانی چاودێری دارایی وردبینی تیابکە من پێی ڕازیم بە حکوومەتیش بەم داوایە ڕازی بێ خاڵی تێبینی ئەخیرەوەیە کە من ئەو راپۆرتەی بۆ داهات و خەرجەکانی حکوومەت ئەمڕۆ ئەخرێتە ڕوو واژۆم نەکردووە لەبەر ئەوەی خۆی ئەو خوشک و برا بەڕێزانی کە لە لیژنەی داراین تێبینیەکانی منیان بە هەند وەرنەگرت بۆیە راپۆرتەکە دەستنیشانی برینە ڕاستەقینەکانی نەکردووە کە ئێستا ئێمە خستمانە ڕوو بۆیە من ئامادە نەبووم واژۆی بکەم و بەردەوامە بین لەسەر ئەم شێوازی کارکردنە چونکە پێمان وایە هەرێمی کوردستان یەک هەرێمە میلەتەکە یەک میلەتە جیاوازی لە نێوان سلێمانی و هەولێر و دۆگ نییە وەکو یەک مەزلومن وەکو یەک کێشە و گرفتەکان هەن ئەگەر ئەم داهاتانە بگەڕێنەوە خەزێنەی گەشتی بە دڵنیاییەوە ئەو کێشانەی کە ئێستا هەن نامان بن کێشە گرێبەست نابێ وانە بێژ نابێ گەنجان بێکار نابن پرۆژەکان بەگەڕەخرێنەوە کاتێک لافا و قڕ و لیتەی دنیا کاتە ماڵی خەڵکەوە حکوومەت بێپارە نابێ بۆ ئەوەی قەرەبوویە و خەڵکە بکاتەوە ئەمانە بەرپرسیارەتی سەرەتایی حکوومەتن ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان ڕقمان لە کەس نییە ڕقمان لە وەزیرێک نییە ڕقمان لە سەرۆکێک نییە ڕقمان لە بەرپرسیارێک نییە بەڵکو ڕقمان لە گەندەڵیە دژایەتی ئەو گەندەڵیانە شەکەین تا و ڕۆژەی لێرە بەرپرسیارەتیمان هەبێت تا و ڕۆژەی ڕۆحێک لە دڵ و لە قەلبمانە هەبێ و زۆر سپاس گیان بەڵێ دیارەوە کۆنگرەی ڕۆژنامەوانی بەڕێز مامۆستا عومەر گوڵپی ئەندامی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان بەداخەوە زانیاری و داتاکانی کە خستێ بەردەم ڕۆژنامەوانان و ئێمەش لێرە و گوێمان لێگرت دەیان بەڵگەی حاشا هەڵنەگرت کەوا داهات و سەروەت و سامانی وڵاتە چەند زۆرە بەڵام سەرچاوی داهاتەکە دەبرێت و دیار نییە چی لێ دەکرێت بۆ چی بۆ خەزێنەی گشتی و وەروە بۆ خزمەتگوزاری هاوڵاتیان دابین ناکرێت وەڵایزان پێما بێ جەلال زۆر باشە دەچینە لای پەیامنێرانمان لە سلێمانی ڕامیار عوسمان وەرەگرین ڕامیار سڵاوی خوا لێبێت وەم کاتت باش گرنگترین زانیاری لای تۆچین فەرموو سڵاوی خواتان لێبێت جەلالبەینتان باش دەمەوێت لەسەر ڕەوشی کەش و هەوای سلێمانی و سنووری پارێزگای سلێمانی لەگەڵ بەڕێز ئاسۆ کەمال بەڕێوەبەری کەشناسی سلێمانی قسەی زیاتر بکەین دیارە خۆتان ئاگادارن لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بڕێکی دیکە بارانباری دەمێ بزانم ئەم بارانبارینە تاکەی بەردەوام دەبێت و لە هەمان کاتدا دەنگۆیەکی بارینی بەفربارینی شەیە بزانین لە ئەم هەفتەیەدان هەفتەی ئایندە بەفر بارین دەبێت یاخودناوە لەسەر ئەو بوومەلەرزەیەش کە ڕوویدا شەوی ڕابردوو لە دەربەنی خان ینی کۆمەڵک زانیاری تر دەخەینە ڕوو کاک ئاسۆ سڵاو لێبێ سوپاس دەکەم سپاس دەمەوێت سەرەتا لەسەر بڕی بارانبارینەوە دەست پێ بکەین ئێستا چەند بارانباریوە بەراورد لەگەڵ ساڵی پار چەندێک لە پاشتر بەڵێ دیارە لە کاتەکانی دوێنێوانە بەهۆی کاریگەری
کاریگەری ئەو نزمە پاڵەپەسووی کە ناوچەکەی گرتە بۆوانە شەپۆلێکی بارانبارین بە بڕی جاجە زۆرێک لە ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتەوانێ و لە ماوەی 24 سەعاتدا لە سنتەری پارێزگای سلێمانی بڕی 10.5 ملیم باران داباریوە کە کۆی گشتی دەکاتە 81.7 ملیم بەراورد بە ساڵی پارتا ئەم بەروارە 290 ملیم باران داباریوە و هەر لە درەنگانی ئەم شەویشەوانە بەهۆی ئەوەی کەوا خێرایی بە تا ڕادێکی زۆر چالاک بوو کە لە هەندێک کاتدا گەیشتە 8.5 متر لە چرکێکە کە نزیکەی دەکاتە 30 بۆ 35 کیلۆمتر لە سەعاتێکا بە ئاراسەی باشوور و هاوکات لەگەڵیشیا کە بەهۆیەوانە ئەم جۆرە بەیانە زۆر جار ئەبێتە هۆی هێنانی تەپوتۆز و خۆڵ بۆ ناوچەکانمان کە تا ڕادێک ئاسی بینینی بۆ کاتەکانی بەیانی کەم کردبووانێ و لە هاوکات لەگەڵ ئەمەشدا پلەکانی گەرماش بە شێوکی بەرچاوڕوو لە دابەزین کردو کە نزمترین پلە ئەمڕۆ لە پارێزگای سلێمانی تۆمار کرا 4 پلەی سەدی دەبێت و پێشبینیش دەکرێت کە بەرزترین پلە 13 پلە بێت. سەبارەت بە بەفربارین ینی لەم هەفتەی و هەفتەی ئایندە خشتەکانی کەشوهەوا لە ناوچەکانی ناو شاری سلێمانی بەفربارین ڕوودەدا یاخونا چکە باس کرد لە ناو شاخەوەکان بەفرباری و لە ناو سلێمانی و دەوروبەری چی بەڵێ ئێمە زیاتر بەفربارینەکان عادەتەن لە کاتی ئێستادا ئەکسەرەتی جار دابارینەکان لە ناوچە شاخەوەکانە بە شێوەی بەفربارین دەبێت لەبەرەوەی کە ناوچە شاخاوەکان بەراورد بە ناوچە شارنشینە و ناوچە نزمایەکان پلەی گەرمای نزمە و یەکێکیش لە خۆکارەکانی دابارینی بەفر نزمبوونەوەی پلەکانی گەرمایە بۆ ژێر پلەی بەستن کە عادەتەن لەو ناوچانەدا پلەکانی گەرما نزمە بەهۆیەوانە دابارینەکان شێوەیەک لە بەفربارین بەخۆیەوە دەبینێت وە هەموو جارێکی شەومان وتووە لەگەڵ بارانبارینەکانە ئەگەری بەفربارین دەبێت لە ناوچە شاخەوەکو لە ئەمڕۆ دوێنێ بەفربارین لە ناوچە شاخاوەکانی سنووری هەولێ سنووری ناوچەکانی پشتەوەی پێنجوین ئەمانە بەفربارین داباریوە ئێستا لەگەڵ هەورەکەیە دەبینی خۆڵبارانێکی شێم خۆڵبارانە تێکەڵ بووە مەسەن کاریگەری لەسەر بارینی بارانە بێت بەڵێ ئەوەی ئاماژەمان پیاکە بەهۆی کاریگەری ئەو بای کە لەسەرمانە بای باشووری ڕۆژ ئاوە کە ئەمە لە ناوچەکانی باشوور و ناوچەکانی جززیرەی عەرەبی و باشووری عێراقوانێ ڕوون لە ناوچە هەرێمی کوردستانی کردووە و تا ڕادێکی چالاک بوو کە بەهۆیەوانێ بۆتە هۆی هێنانی تەپوتۆز و خۆڵ کە ئاستی بینینی کەم کردوتەوانێ و پێ دەچێت بۆ سبەینە و ڕۆژانی دواتر کاریگەری ئەو خۆڵبارینەش کەم ببێتەوانێ سەبارەت بە ئەو زەمین لەرزەی کە ڕووی شەوی ڕابردوو لە دەرمەخان پلەکەی چەند بوو هیچ کاریگەریەکی دروست کرد لەسەر شارە بەڵێ ئەم شەو سعات 4 دقی بەرەبەیان بوومە لەرزەیەک بە گوڕی 3.6 پلە بە پێوەری ڕێختەر لە دووری 20 کیلۆمتر خوارووی دەربەندی خان نزیک سەرتەچی بەمە ڕوویداوە کە ئەمانش نزیکە لە ناوچەکانی ئەزگەلە و کرماشان کە لە کاتی ئێسادا ئەو ناوچانە ناوچێکی چالاکی بوومە لەرزان. بەڵێ ئەو منتیقانە بۆ بەڵام وەکو عرضم کردی 12 کیلۆمتر لە دەربەنی خانەوە دوور بووە لە نزیک لە سەرتەچی بەمەوانێ بڵێ. ئەگەر بکرێ ئاڕاستەی میوانەکەتی بکەیت سەبارەت بە ڕەوشی کەشوهەوای سلێمانی ئەوی ژەوەیە کە بزانین ڕێژەی بارانبارین دەبێت چەند بێ ئێمە لە مەترسی وشکە ساڵی دوورکەوینەوە وایە ئەو ڕێژەیە ئێستا گەر بە خوڕێک ببارەی ئیدی تەواو یا پێویستە تا چه ڕۆژێکی بۆ نمونە چ مانگێک چه کاتێکی وەرزی زستان ڕێژەکە بەرز ببێتەوە. باشە کاگاسۆ یەک پرسیاری تر هاوکارم پرسیارێکی دیگە دەکات باز لەوە دەکات ینی ڕێژەی چنێ بارانبارە ئێمە لە مەترسی وشکە ساڵی نەجاتمانە بیان کەی دەتوانین بڵین ئێمە مەترسی وشکە ساڵیمان لەسەر ئێمە وشکە ساڵیش هەروەکو پێشتریش ئاماژەمان پیاوە جارە زۆر باسی وشکە ساڵی بکەین. ئێمە چکە هێشتا وەرزی بارانبارین ئەمڕۆ کە لە ڕووی فەلەکیوانە چوونەتە وەرزی زستانەوانەیە کە وەرزی زستان لە 150 بارانبارینەکان بەپێ ئەو ئامارانی کە هەیە لە 150 بارانبارینەکان لە وەرزی زستانە و لە 135 بارانبارینەکانیش لە وەرزی بەهارایە یعنی ئەمە نزیکەی دەکاتە لە 185 بارانەکان ئەو بارانی کە تا ئێستا باریوە لە پاییزە کە لە 150 ئێمە ئەو وەکو نیسبەت وەریگرین تا ڕادێک کەمتر بووە کەمتر بووە لە ئاستی تێکڕایەکانی وەرزی پاییزە چونکە وەرزی پاییز بۆ نمونە پارێزگای سلێمانی نزیکەی 105 ملیم باراندا ئەبەرێ بەڵام ئێستا 81.7 ملیم باریوە ینی تقریبا نزیکە بەڵام پشتیوان بەخوای گەورە وەکو ئەوەشمان باسکە کە زۆرێک لە نەخشە کەشوهەوایەکان بۆ ناوچەکان ئاماژە بەوە کە وەرزی بارانبارینەکان بۆ مانگەکانی 1 و 2 ئەمانە بەرەو باشی بڕات و بگاتەوە ئاسی تێکڕایەکانی.
نەخێر ئێمە لە سەرەتای بارانبارینانیان تێتەوە شتەش وەڵڵاهو ئەعلەم لە یەکێکیش لەو بابەتانی کە پێشبینی ناکرێت وشکە ساڵیە هیچ کاتێک پێشبینی نەکراوە بە وشکە ساڵی. بەڵێ جەلال دەگەڕێمە لایەوە. زۆر سپاس بۆ هاوکارمان ڕامیار عوسمان لە سلێمانیوە لەگەڵمان بوو هەواڵش دڵخۆشکەر بوو ینی 105 تا 85 باشە ینی شەڵام ساڵ وشکە ساڵی نابێت زستانێکی باراناوی بە ڕەحمەت و پڕخێرە بێت و وە بەهارێکی تەڕیشە بێ شەڵام گژوگیا و دار و درەخت بە جوانی سەوز بێتەوە. زۆر باش ئازیزان ئەچینە لای تەوەری دومی بەرنامەکەمان قسە لەسەرەوە دەکەین لەوەی کە ئێستا کاتێکە کارەساتێک ڕوو لە وڵاتەکەمان دەکا یا ڕوو لە بەشێک لە هاونیشتیمانیانمان دەکا ئەتوانم بڵێم لە زۆربەیان بەشێکی ئەوانەی کە بوونەتە فریادڕەستی هاوڵاتیان بەبێ مەرام خەڵکە ئیسلامیەکەیە یا ئەوانەی کە زۆر پابندی ئاینی ئیسلامن یان ئەوانەی لە چوارچێوەی بازنەی حزبە ئیسلامیەکانن ئەگەرمە بە ڕاشکاوانە بڵێن چکە لە 2014 تا ئێستا و کارەساتانی کە بەسەر هەرێمی کوردستانەوە هاتوون نمونەیەکی ڕوونن لە ئاوارەبوونی کوردانی سووریە و لە ئاوارەبوونی عراقیەکانی خوارەوە کە هاتوونەتە ئێرەوە لە هەروەها لەو کارەساتە سروشتیانەی کە ڕووی لە نیشتیمانمان کردووە لە بوومەلەرزەکەی دەربەنیخانەوە بیگرێ هەتا ئێستش کە لافاوەکەی هەولێرە هەمیشە ئیسلامیەکان دەستێکی باڵایان هەبووە لە گەیاندنی خێر و چاکە بە خەڵکی بەڵام ئەوەی کە جێگەی پرسیارە هەمیشە ئەمە نادیدە دەگیرێ یاخۆت هەرچەندە هەموو کارێکی باش دوو ئامانجەیەکیان قیامەتیەکیان دنیاییە زۆر جارەمە نادیدە دەکرێت یاخۆت تەنها لەو کاتەیە سوود لە ئیسلامیەکان دەبینن بەڵام دواتر سیر دەکەی هەر ئەوەی کە سوودەکەشی پێگەێنراوە منەتی ئەمە نازانێ و زۆر جار بێباکە زۆر جار بێوەفا دەرەچێ بەرامبەر بۆ خزمەتی کە پێکراون لەسەرم پرسا میوانداری بەڕێز مامۆستا حەسەن حوسێن بانخوازی ئیسلامیمان کردو بۆی کە بزانین ئایا چی وا دەکا ئیسلامیەکان هەنگاوی یەکەم باوێژن بۆ دەستگیرۆیی هاوڵاتیان یا بەدەمەوچوونی هاوڵاتیان واروها بۆچی خەڵکیش ئەمە نادیدە دەگرن هەر هیچ نەبێ وەکو وەفایەک خەڵک پێی بزانێت گرنگە و ئەتوانم بڵێم بە جۆرە جۆرەکان زیاتر دڵگەرمکردنی ئەوانە و زیاتر ئەوەیە کە هاندانێکە بۆی کە زیاتر بەدەمی هاوڵاتیانەوە بڕۆن مامۆستا زۆر سپاس بۆ دەرفەتە یاخوا بەخێر بێت ئیسلامیەکان هەمیشە دەستێکی باڵایان هەیە لە هاوکاریکردنی هاوڵاتیان لە نەهامەتیەکان لە دەردەسەریەکان لە هەر کارەساتێک کە ڕوو لە هاوڵاتیان دەکا و کارەکەی ئێمە بۆچی دەگەڕێتەوە لە کاتێکا دەزانین مامۆستا داهاتی وڵات سەرۆتی وڵات ئەوەی کە هەیە لای ئەمان نییە بەڵکو ئەمانیش هەمیشە زۆر جار وەسیلەیەکن لە دەستی خێرخوازەوە بۆ ئەوەی کە پێویستی پێیەتی بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه وله سرتا دستان خوش به خواهی گەورە لە هەموو لاکی قبولکە ئەو کۆمەکەوە بەخشینە لەوەی کە بەخشیوێتی لەوەی کە وەکای بەخشینەکەەوە خواهی گەورە لە هەموو لای قبولکە ئینشاءالله دیارە هەر کاتێ تۆ باسی مسلمانەکەوت باسی باوەڕدارەکەی سەرچاوەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەو پاڵنەرە ئیمانی کەتیایەتی ئێمە وەکو باوەڕدار مسلمان وەکو باوەڕدار باوەڕی بەوە هەیە خی گەورە دەرباری باوەدارە فەرمێ کنتم خێرە ئومەتین ئوخریجت للناس ئەفەرمێ ئێوە باشترین ئومەتێکن ئوخریجت للناس هاتون بۆ خزمەتی خەڵک واتە ئێمە تێگەیشتون لەو حەقیقەتە باش تێگەشتون ئیمانداری ڕاستەقینە ئەو کەسەیە کە زۆرترین خزمەتکە بە مرۆڤایەتی بەبێ ڕەچاوکردنی هیچ ئایدیا و هیچ فکر و هیچ دینێک بۆیە ئیتر ئەلێرەوە خاڵی جیاوازی دروست ئەبێ لەو کەسێک کە هەڵگری فکرەیەەکە لەگەڵ فکرەیەکی ترە لێرە دروست ئەبێ ئەو پاڵنەرە چییە وا لە تۆ ئەکا کە تۆ بۆ ئاراستە بەرێ کەسی باوەڕدار ئیسلامیەکان ئەلحەمدولیلا کە خۆیان بە شوێنکەوتەی قورئان و سونە ئەزانن ئەمە تیا ڕەنگی داوەتەوە قەنەعەتی کولیان هەیە کە ڕێگەی گەیشتنمان بەخوا لە ڕێگەی خزمەتکردنی خەڵکەوەیە وەکو خۆخوای گەورە فەرمی کنتم خێرە ئومەتین ئوخریجت للناس هاتوون ئێوە خزمەتکاری خەڵک بن نەک خۆتان دەوڵەمەندکن خۆتان بژێنن لە پێناوی خۆتانە ئێمە بۆ خۆمان نەهاتوین کەسی باوەڕدار بۆ خۆی نایە بۆیە خوای گەورە ئەفەرمێ وابتغي فيما آتاك الله دار الآخرة كسي إيمان دار أبي هموي أوي كهيتي هيزي هي إعلامي هي باري هي ساماني هي زماني هي بخاتب كيناوي قيامته أما أو حقيقته أو بالنري كواءك جاء كروي كسي كي بيام دار إسلامي به لكسي كي ترك همكي دنيايا كاربو دنياك أو بو دنياك بەڵام کاتی تو بۆ قیامەتێکی ئەتوێ قیامەت ئاوادانکەیتەوە قەناعەتی کولیمان هەیە کە ئەمە ڕێگای ئاوادانکردنەوەی قیامەتە ئەم پاڵنەرێکەوە ئاکات جیاکارەوەی کەسێکی ئیسلامی بێ لە کەسێکی تر بۆ بە هەناوەچوونی لێ قەومەوە زۆر باشە مامۆستا حوسێن ئێمە کە پاس لە لایەنە ئیسلامیەکانەکەین
ڕەنگە وەکو بەڕست باس کرد ئەوان بە واجبێکی شەڕی خۆشیان بزانن کامە بۆ قیامەتی و بەدەر لە دنیایش بەڵام لە کۆتاییشا پێویستە لە دنیا تۆ ڕەنگە ئەگەر دەسەڵاتی سیاسی حاکمی وڵات هێزە ئیسلامیەکان بڕێوەی برن یەکەم ڕەنگە نێڵن ئەمەندە نەعەدالەتی و پلان و پرۆژەی سەقەت و خراپ جێبەجێ بکرێت لە پاڵیشا ڕەنگە دەستکراوەتر بن بۆ کاری چاکە بەڵام دەبینین یعنی ئەم هەموو ئیشە چاکە دەکرێت ئەم هەموو کارە چاکە دەکرێت لە بەرامبەریشدا هێشتا هەر ڕێگە نادرێ ینی بەدەر لەوەی کە نایڵن ئیسلامیەکان کار بکەن دەنێت دەسەڵات پشتیشان ناگرێ هیچ ڕێگریشان بۆ دروستەکە لە کۆتایە بێ مووقیفی هاوڵاتیان چۆن بێ بەردەوامبوون و ورەی هێزە ئیسلامیەکان لە کاری بانخوازی و کاری خێرخوازی و کاری سیاسیش دیارە دەسەڵات نایوێ چکە تۆ بەم کاری کە تۆ ئەیکەی ئەو فەسحەکەی گەندەڵیەکانی ئەو دەرئەخەی خەمخۆری خۆ دەرەخەیت و بێخەمی و بێباشی ئەو دەرەخەیت بۆیە ئەمە وای کردو ئەو زیاتر گەڕبگری و زیاتر بێتاقەت بێ بۆی کە تۆ ئەیکەی چونکە بەردەوام عنی وا دیارە وا دەرئەکەیەوە و ئاشکرایشە کە بەردەوام لایەنە ئیسلامیەکان و کەسانی دیندار بەعام خەمخۆرترن و زیاتر خەمەخۆن لە دەسەڵات و لە لایەنەکانی تر ئەمە خۆی بۆ خۆی خاڵێکی تر ئەی بۆ ئەو خەڵکە مەسەلەی ئەو خەڵکە حقیقەتێگەیە مامۆستای عەزیز ئەوەیە کەسی باوەڕدار و پەیامدار ناتوانێت ڕاستگۆ نەبێت تۆ کاتێ خیتابی خەڵک ئەەکەی خیتابی جەماوە ئەەکەی باسی جەماوە ئەەکەی تۆ بە پێی حقیقەتی خۆت هێزی خۆت قوتی خۆت قسەکەی ئەڵێ من ئەوەم پێ ئەکرێ بەڵام خەڵکی تروانە خەڵکی تر ئەنوا ئەنی خەیاڵ بۆ خەڵک دروستەکە ئەنوا بەڵێن ئەدا ناشی باتە سەر ئەم خەڵکی ئێمەش ئەمەە تەنگە تاو کراوە لە ماوەی ئەم چەندین ساڵەیە لەو پێش ساڵانی ڕابردوو لە مەسەرەن لە جەردەسەیە بووە 30 ساڵێکە بەرەو ئازادی ڕۆشتووە بەڵام بە ناوی ئازادی ئەوەی تر کراوە جەردەسە کراوە ئیرادەی لێ سەنراوەتە وای لێ هاتووە بەردەوام بە دوای دەرچێکە ئەگەڕێ ئاسوەیەکی ڕوون ببێنێ ئیتر بەردەوام بەم قسە با قوبریقانە فری و ئەخوا ئەم خەڵکە وای لێ هاتووە کە بەداخەوە ینی بەڕاستی خۆزگا هۆشارێکی زیاتر هەبواە لە خەڵک بیزانە ڕازگۆ چێیە تەنها ئەتوانم بڵم باوەڕدارەکان و ئیسلامیەکانن کە لەگەڵ بەڵانکانی خۆیان ڕاستەکەن بەقەت حەجمی خۆی تۆ ئێمە بەقەت حەجمی خۆیان بەڵێن بە خەڵک ئەدەین بەڵام خەڵکی تروانە هێت ینی بەڵێنێ بە خەڵکەدا سەقفی تموحی خەڵک بەرز ئەکاتەوە ئیتر خەڵکی جوایە بەسەراحەت هێڵێم بە کوردی و بە کوردەکەی ئەوێت تۆ ڕاستی پێنەڵێ ئەتوێ پێ بڵێ کاکە من ئەم دەسەڵات ئاوالیەکەم پێشت ناکرێ ئەمەی قوبوڵە کاتێک کە توی بەقەت حەجمی خۆت قسە ئەەکەی ڕازگۆی لەگەڵ خەڵکە ئیتر خەڵک بتوێنێتەوێت تۆ پەراوێ زەخا خەڵک کەسێکی قسەی زلی بۆ بکە قسەی باقوبریقی بۆ بکە ئەمە خاڵەکەی بەڕاستی هۆکارەکەی ئەوەیە زیاتر ڕازگۆبوونی ئیسلامیەکانە لەگەڵ ئەو جەماوەرەیە کە بە ڕازگۆی ئەدوێن خیتابێکی صدق و ڕازگۆی ئەەکەن لەگەڵیانە سەقفی تومیحیان بەرز ناکەنەوە بەڵێنی گەورە و فری و دەریان پێنادەن ئەمە هۆکارێکە کە بە دەمەوەچوونی کەمترە ماوەسا بۆچی ئەم خەڵکە هێشتا تێناگا ینی نمونەی بەرجەستەمان هەیە بە سەراحەت بڵێم ڕێژەیەکی زۆر کەم نەبێ خەڵک هێشتا تێناگا لەوەی کە دڵسۆزی خۆی لە نێوان ئەوانەی کە ململانی حکومڕانیەکەن جیا بکاتەوە نمونەت بۆێنمەوە بۆ نمونە دوێنێ کەسێک لە زیان لێکەوتوانی لافاوەکەی هەولێر دەڵێ ئەوەندە ماڵم ڕۆشتووە بەڵام کەس نەهاتووە قەڵەمێک بخاتە سەر کاغەزێک و بڵێ باداتایەکی زیانەکەی بنووسمەوە بۆی کە سبەینی قەرەبوویەکی بکرێتەوە هیچ جۆرە قەرەبوو هاوکاریەک نەکراوم لە کاتێکە دراوسەکانی کراون بەس ئەو نەکراوە ئەوەی کە دەستی هاوکاری بۆ ئەو درێژ کردووە لایەنە ئیسلامیەکانن دەستگای خێرخوازی ئیسلامیەکان بوون بەهانیانەوە ڕۆشتون کە بۆ نمونە دەستگای بەخشین بووە حاجی کاروان بووە ئەمانە ڕۆشتون خۆی بەدەمی خۆی هاوارەکە لەگەڵ دراوسەکەیە جیاوازی لەگەڵا کراوە بەڵام سیرەکەی یانی سیر کەس ئەو هەموو داهاتی کە حکوومەت یاریمی کوردستانەیەتی ئەوە تا لێپرسینەوە لە زیان لێکەوتوانی لافاوەکەی هەولێر ناکە هەتا ئێستا کەس نازانێت چۆن قەرارە قەرەبوویان بکاتەوە چۆن لیان بپرسێتەوە کابرا خانی گەنج ڕۆشتووە هاوکاری و خەڵکی کردووە خانووکانی پاک کردوێتەوە لایەن ئیسلامیەکان ئەوە تا لە ساحەکەن و هاوکاریانەکەن ئەی باشە ئەم خەڵکە بۆچی تێناگا ئیدی باش و خراپ بۆی کە کێ دڵسۆزی ئەم میلەتێ و کێ دڵسۆز نییە بەڵام مامۆستا خاڵ لە پێشترا باسم کرد ینی ئەو زەختەی کە لەسەر ئەم کۆمەلگایە لە ماوەی ئەم 30 ساڵەیە کە ئیتر بەردەوام بێ ئیرادە کراوە
جۆرێ لە کۆی لەبوون لە هەموو ئاستەکانە کراوە بەڕاستی لە شەڕێکی فکری گەوری لەگەڵا کراوە و ئەلمانیەکانش ئەومان بیر نەچێ یعنی سەرڕای هەموو ئەم قەیران و ئەم شتانە ئەوان خاڵی سەرێکی ئیشی خۆیان کە ئەو ئەلمانەتی کە ئەیانەوێ و ئەو دژایەتیە سەرسەختی کە پامی دینداری و ئیسلام ئەکەن لە ڕێگەی ڕاگەیاندن و لە سۆسیال میدیا و ئینەکانەوە ئەمەش بەشێکی ترە لەو حملەی کەوای کردووە خەڵکی هەموو شتانی لێ تێکەڵ ببێ لە ماوەی 30 ساڵە حیزبایەتی ئەمانە هەمووی لە کوردستانە ناشرین کراوە خەڵک ئەمەنی بەڵێن پێدراوە ئەمەنی بەڵێن پێدراوە ئەمەنی مەسەلەن سەقفی تموح بەرز کراوەتەوە ئەمەنە کەس بە ناوی شۆڕژگێر و خەمخۆر و هاتووە ڕۆشتووە وای لێ هاتووە جۆرێ لێ بێباچی دروست بووە وای لێ هاتووە ڕەش و سپی تێکەڵ بووە ئەوش بەهۆی چیەوەیە ئەو دەسەڵاتە ئەم میلەتی وا لێ کردووە دەسەڵاتی میلەتی چوا لێ کردو میلەتەکە بە تەعبیر ئەتوانین بڵین چۆن ئەڵێها نەخۆش عادەتی وایە دایمە شیرینی تاڵە لە دەمیە پەنا بۆ دەرمانکی تاڵە بە ئەی خوارد ئەمە بە عیلاج ئەزانێ بەڵام خواردن ئاساسیەکان ناتوانێت بیخوا کە ڕەنگە بوزەکە لێیا بێت ئەم مجتەمەعش ئەو تووشی ئەو نەخۆشیە بووە لە ماوەی ئەم 30 ساڵەیە وای لێ هاتووە کە بەتەواوەتی ئەو ڕەشبینی کە باڵی کردو بەسەریا و ئەو حملە ئیعلامیە قورسی کە هەیە لەسەر ئیسلامیەکان و ناشرینکردنی ئیسلامیەکان و ئیسلام و باوەڕداران و هەڵگرانی ئەو پەیامە وای کردووە کە خەڵک هەموو تێکەڵکا بەیەکەوە چۆن سەیری دەسەڵاتەکە ئاوا سەیری بەڵام ئەرکی خەڵکەکە چییە ماوە سابوو بڕشانە ئەرکی خەڵکەکە چییە دەبێ نەخۆشیەکەیان پاساوە بۆ ییتی چاو نەکەنەوە و چاو ساغ نەبن بێگومان نەخێر نەوەڵە ئەم پاساو نییە بەس ئەمە حقیقەتەکەیە بەڵام خەڵک ئەبێت زۆر لە وشیاتر بێ خەڵک شتەکان ئەبێ ببینێت ئەبێت ڕاستەکان ببینێ حقەتەکان ببینێت چاو هەیە هەستی پێ ئەکرێ باشە حقیقەتەکان ئەوەتە یعنی ئەوەتە ئەم وەکو تۆ فەرمود نەگەرم ئەم لافاو نەک ئەمە ئەوە چەندین ساڵە ئەو هەموو مناڵە بێ باوکە ئەو هەموو هەژار و پەکەوتەیە ئەو هەموو نەخۆشە ئەو هەموو خەستەخانە ئەو هەموو شتەکە دروست ئەکرێ لەسەر شانی خێرخوازان لەسەر چی ئەیکە 1990 زیاتریشی ئیسلامیەکانە ئەوەشی کە ئەیکا ئیسلامی نییە کەسی باوەڕدار ئەهلی مزگەوتە خەڵکی تر خەمێ نییە بابەتێکت باس کرد ئیسلامیەکان ناتوان ڕازگۆ نەبن لەولا شەوە دەسەڵات حملەیەکی زۆرەکە بۆ ناشرینکردنی بزافی ئیسلامی ئەو ڕخنەیەمان زۆر پێلێ هەمووتان وەکو یەکن هەموو سیاسەکان هەموو حیزبەکان هەموو لایەنەکان هەموو تەلەزیۆنەکان ئەم هەمووە بووەتە پەرژینێک بۆی لە پشتەوە دەسەڵات هەمووی شەخراپەکان کاگە ئیشێکی باشی شکە ئیسلامیەکان بیکەن ئەوانی شتێکەڵ بەخۆیەکە بەڕاستی وایە هەمووی حیزبەکان وەکو یەکن یان بەڕاستی وایە توانین بۆ بینەرانی بسەلمێنی کە ئیسلامیەکان ناتوانن ڕازگۆ نەبن بۆچی ئیسلامیەکان هەر ئەبێ ڕازگۆ بن ناتوانن درۆ بکەن دیارە ئێمە لەگەڵ خۆی خۆمانە بەڵێنێکمان هەیە ئێمە ئیشەکانمان قیامەتیە ئێمە ئەم خزمەتکردن و دیندارکردن و هۆشارکردنەوەی خەڵک بە بەشی لە دینداری خۆمان نەزانین لەگەڵ خۆیمان مەڵاکەین لا نورید منکم جەزاء ولا شکورا چاوەڕی پاداش لەو خەڵکە نین بەڵام فعلا لەلایەن دیانەکەشەوە خۆشە ئینسان بەرهەمی کارەکەی ببینێ هەر ئینسان حەزەکە بەڵام ئیتر کە کێشەکە لە چییە مامۆستای عەزیز لە پاڵ ئەمەیە کە تۆ ئەیکەی ئێستا ئەمەی کە ئەکرێت لە دەستگا ئیسلامیەکانە کردویانە لە ڕێکخراوە ئیسلامیەکانە کردویانە سیرێکی لە بەرامبەرە کە خۆی نایکات لەشکرێکی هەیە بندیوار لە سوسیال میدیا ئیشت بۆەکە تەعنەل ئیشەکەی تۆدا ئەڵێ ئێوە ئەگەر ڕاستەکەن بۆ خوایکەن بۆ بە ئاشکرایکەن بۆ ئاو ماڵماڵەکەن بۆ کامێرە ئەبەن ئەی بۆ لە ژێرۆ نایکەن وانە ئەمە لە کاتێکە ئەسڵەن خۆی جارێک ئەمە هیچ شەڕێکی ئەلامیە ئەوێ ئەمەی تۆ پوشکاتەوە خەڵک بڵێ بڵێ خەڵک بڵێ وڵا ئەمیش ئەوە تا بۆ خۆ دەرخستنە و ئەمەش بۆ دنیاە بۆ ئەوەیە ئیتر تێناگە لەوەی کە لە ڕاستیە بۆ هەر بە ئەم حقەتش بڵێم یعنی بۆ هەموو ئەو کەسانی کە ئەهلی دیندارن ئێمە دوو جۆر بەخشینمان هەیە بەخشینێکمان هەیە فی سەبیلی اللهە باشە فی سەبیل الله ئاشکرایە مثل الذين ينفقون في سبيل الله أفرمي وكو تو يغوايا أو أنا قول جنم أو أنا خارج باسي عددك أو كبا أشكرا أي بخشي خارج باسيك بس جوري كتير مني صدقي خفا يعني أبالي إنما نطعمكم لوجه الله لا نريد منكم جزاء ولا شكورا خارج جوري باداشتي نهينيكا بحشته بلام أشكراك أفرمي يك بحوصو أو أنا سيريكا بلام عليه سيريكا خواهی گەورە ئەفەرمێ وئین تبدو الصدقات فنعم هی ئەگەر ئاشکرایەکی بچووکترە بەس ئەگەر بیشاریکە گەورەترە بەڵام ئەلێرە خاڵێکی زۆر گرنگ هەیە ڕێکخراوە ئیسلامیەکان ئەتوانی ئەم بەخشینەی کەسێکی دیندار بیکا بە هەردوو پاداشەکەی دەستکەوێ هەم عەدەدەکە چونکە کاتێک کە منێم ئەبەخشم تۆ ڕێزەی ڕێکخراوێکی من ئەوەی کە لە گیرفانمە ئەیبەخشم ئەوەی من بەشاردنەوە کردوم چونکە تەنها تۆ ئەیبینی تەنها تۆ ئەزانی
بەس کاتێت تۆ لە ڕێ ڕێکخراوە بۆ مەکەی بوو بەچی بوو بە فی سەبیل الله کەواتە ئەکرێت یعنی کەسی باوەڕدار لەوە تێ بگا کاتێت تو ئەبەخشێت ئەتوانی بەم بەخشینەی لە ڕێ ڕێکخراوێکی ئیسلامی و لە ڕێک ڕێکخراوێکی خێرخوازیەوە دوو ئەجر وەرگێ هەم ئەجری سەدەقەی ئاشکراکە و هەم ئەجری نهێنێکە ئەمە بەگەرم سەر خاڵەکەی بە بەرامبەرت کەوتت فعلەن بۆیە مامۆستا کەسی باوەڕدار لەگەڵ خۆی گەورەی پەیمانی هەیە ناتوانێت بەڵێنی گەورەتر بدا لە حەجمی خۆی خەڵکمان زۆر بین لەم کوردستانە بەڵێنی زۆر زۆر گەورەیدا بەڵام نەتیجەکەیشمان بینی بەڵام ئیسلامیەکان الحەمدوللا توانیویانە بە قەباری خۆیان قسەکەن قەباری خۆیان هێشتوتەوە ئەگەر هیچ نەبێت لە ڕووی سیاسی شۆنامێت لە ڕووی خۆشەویستی جەماوەرەوە ئەو خەڵکە وات لێ ئەلام بێنە بەڵام کاتێ ئەچیت ناو کۆمەڵگاوە ئەبینی کەسانێکە خۆشەویست بن و سەرڕاز بن و خەڵک متمانیان پێ بکە چێ هەر ئیسلامیەکانن هەر ئەو لەشکرەی خەڵک ئەو شاڵاوی خەڵکیە کە ئەبەخشێت بە ڕێکخراوەکان چێە ئەنوای خەڵکی تایە ڕەنگە کەسی دیابێ ئەسڵە نوێژ نەکە کەسی دیابێ ڕەنگە ئەسڵە مسلمان نەبێ ڕەنگە گاورێ بێ ڕەنگ کەسێکی تر بێ جیاوازیشمان هەیە لەوەی کە دەستگا خێرخوازیەکانی ئێمە بەبێ فشار لە خێرخواز وەری دەگرن وانە ینی منداڵێک کە 250 خۆی دێنێ دەبەخشێت تا خوا پێداوێت کە دێ دەفتەر دۆلارێک دەبەخشێ بەڵام ڕێکخراوە خێرخوازیەکانی ئەوان ماوەسا بە شەق لە کۆمپانیەکانی ئەسێنن بە دڵنیایەوە بەرەکەتی ئەم دوو شتە جیاوازە بێگومان تۆ ئەو شتەی لە پێناوی خوایە ئەبەخشرێ زۆر جایە لەو شتێکە وەکو زەریبە وەکو سەرانە ئەبەر ئەوە بوو سەرانی لێت وەکو زەختێکە خۆشیان دەڵێن سەرانەیە بەڵام ئەمەی کە تۆ کە ئینسانێک کەسێکی کرێکارێکە بینیمان کابرا کەناسێکە کابرا کرێکارێکە حەماڵێکە چەنی پیا کردو هێت پارەکەی ئەبەخشێ ئەمە لە دڵۆ دەرەچێ ئەمە زۆر زۆر جایە لەمای کەسێکە بەزەخت دێ ئەسەنێ ئەمە تەنها پارە سەرفکردنەکەی ماوەتەوە بەڵام ئەمە ئەو خێرە نەبڕاکە چاوەڕێیەکە ئەمە ئەو کەسانن کە خوای گەورە پەیمانی بەهشتی پێداون فجزاءهم بما صبروا جنة وحريرا پاداشی زۆر گەورەیە زۆر زۆر جیاوازی هەیە بەڵام تر ئەڵێکی ئەمڕۆ بەڕاستی ئەو لەشکرە ئیعلامی کە هەیە وای کردووە کە ئەم بەخشین و ئەم سەدەقانە ناشرینکە بەڵام الحەمدولله تا ئێستاش خەڵکێکی زۆر زۆر سیقەی هەیە سیقەی ماوە بە ئیسلامیەکان بەڕێکخراوە ئیسلامیەکان هاوکاریانەکان کۆمەکیانەکان و ئاشکراشە ینی ڕۆژ بە ڕۆژ ڕێکخراوەکان لە گەشەکردن ئەمەش بمانێ و نەمانیوە جۆرێ لە جۆرەکان خەڵکانی بەرامبەری ناڕەحەت کردووە کە تۆ ڕۆژ بە ڕۆژ متمانە زیاد دەکەی سیقە زیاد ئەەکەی ئەمە خۆی بۆ خۆی وای کردووە کە زیاتر ئەو کێتە جاتی کردو و ناشرینکردنی تۆ حەچی پێ بکرێ ئەیکات بەس خۆزگە تۆزە شەریفانەش لەباتی دژایەتێکە منافەسەیان کردانی سری ڕێکخراوەکان کە لێرە چەند لە پێشا شەقامەکانە شۆنەوە جلوبەرگ و خواردنی خێرا و گەرم و کۆمەڵک پارەی مادیان هەنێ ڕێکخراومان بینی کە میلیارە دۆلاری شەربەت و نان خۆزگە کێکێکیشان بردایار بخورای ئەشیکا بە منت بەسەریان ئەشیکا بە منت بەسەریان جیاوازیشەکەن لە نێوان خەڵکە بێگومان لە کارتۆنە خۆراکەکانی سەردەمی کۆرۆناکەەوە بیگرە هەتا ئێستاشی کە وەکەوەی کە زیان لێکەوتوانی لافاوەکەی هەولێر دەڵێن جیاوازیەکەن لە نێوان خەڵکاوانی کە سەر بەخۆیان نەبن نایدن لە کاتێکام تۆمەتە پێشتر ئاڕاستی خێرخوازی ئیسلامیەکان دەکرا بەڵام ئێستا زۆر ڕوونە لەوەی کە خێرخوازی ئیسلامیەکان دەیکەن زۆر بێ جیاوازی ناکەن لە ناوان خەڵکە دیارێکترا ئەمە خۆی بۆ خۆی ڕووی تەواوی هەردوو هێزە ئەلمانی و ئیسلامیەکە دەرەخا کە چێ دڵسۆزە کە چێ بەڕاستی لەگەڵ میلەتایە وەچێ سدقیە لەگەڵ میلەتە وەچێ خەمخۆرە یعنی باشکرا ئەیبینی وەکو بەڕێستان فەرمووتان ئەوە تا ڕێکخراوێکی زۆر گەورە بەناو بە حساب خۆی بە گەورەترین ڕێکخراو ئەزانەی لە کوردستانە نان و شەربەتینەکە بەڵام تۆ سیرەکەی تۆ ئەندامەکانی تۆ ڕێکخراوەکانی تۆ کەسەکانی تۆ کادرەکانی تۆ بەرپرسەکانی تۆ تانانەت ئەبینیت ماڵ بە ماڵ بە ماسیحە ماڵ پاکەکەنەوە هەمومان بین لە سوسیال میدیای بینیمان لە هەموو لایەنەکان کە چۆن ئەم هەموو کوڕەگەنجە ئەم هەموو بەرپرسە ئەم هەموو پەرلەمانتارە لە قەمان ڕاکەڕاک هەمووی بۆچی تەنها بۆ خزمەتکردنی ئەو میلەتە و هیچی تر مەبەستیان خوایە بەس ئێمە ئەڵێن خۆزگا ئێمە بۆ خوایکەین خۆزگە ئەو خەڵکەیش ئەوەی تر بەشدار بواە لەگەڵ ئێمە لەو ئەجرەیە ئێمە بۆ خوایکەین ئەویش بەڕاستی پێی بزانایە هیچ نەبواە جاکارێکی بکردایە لە نێوان ئەم گروپە دەستپاکە ئەم گروپە بۆ خواسڵحاوە ئەم گروپە خەمخۆری کۆمەلگا کە ئەیانەوێت هیچ نەبێ ئەگەر هەر ئەوەنە هاندەرمان من زیاتر خزمەتکەن هاندەرم زیاتر خزمەتکەن نەک ببن بە کۆس لە بەردەمیە دەسەکان خۆش مامۆستا وەڵاهی من زۆر گەشت بینم خەڵک زۆر وشار بووتەوە ئەم جارە نەک هەر بە دەنگدان سزایان نەدەن خوا بکە نەگاتە شتی تریش کە بەڕاستی ئیتر خەڵک یانێ
تۆزە زمانی بازاری با بەکارنێن بەس حکوومەتیشتە شوڵی لێڵ کێشا ینی لێ هەموو پارێکە هەر ئەو ڕێژە بایکۆتە زۆرە خۆی بە خۆ سزادانێکە بتێونێتەوێ یعنی 1970 ئەوانە خەڵک بایکۆتەکات ئەمە نیشانی چییە؟ ئەزم 1970 نەزم چەندێک خەڵک یعنی ئەمە خۆی سزادانە هەرچەند بێ هەڵوێستیە بەڵام خۆی بۆ خۆی سزادانە کە من متمانە پێت نییە کەواتە ئەمەش خۆی بۆ خۆی سزادانە بەڵام ئاەتی ئەگەن بەزمانسا ئەو بایکۆتەش جارێکی دیکە دێمەوە سەرۆ پرسیاری کاکشوان کردیلەوەی کە هەمووی بە یەک چاو سیر دەکرێت مشکلەکە ئەوەوان نییە هەمووی بە یەک چاو سیر بکرێن زۆر خۆگەر ئێمە باشیەکانمان کەم بن خۆ خراپەکانمان زۆر کەمترن لەوانی تر بێگومان وانە خۆگەر ئەوان ئەگەر هەمووشمان وەکوێک بین ئێمە توان بڵێم لە نێوان خراپ و خراپتر خۆیمە خراپەکەین خۆ لە نێوان مرۆڤ عاقڵ لە نێوان خراپ و خراپتر دەبێت خراپەکە بژێرە تا خراپترێکە وانە ئەگەر ئێمە لە جەمعی خراپەکانی شابین خۆ خراپین خراپترین نین وەکۆوانی دیکە بەڵام بەڕاستی خەڵکیش من پێم وایە مۆزوع ناوشیاری نییە بەشێکی مۆزۆر بێویژدانیە ئەوەی کە خەڵک دەیکا ینی سیرکە ئەوەی کە ئێستا خێرخوازیەکان دەیکەن ینی دڵۆب کۆی دەکەنەوە بە دەستێکی ئەمینەوە دەیگەێنن تا حەدا دەکەن 250 ون بێ بەڵامەوانی دیکە بە ملیار دەخرێتە بەردەمیان بەبێ کۆکردنەوە لە کاتێکا بە دەستێکی ئەمین ناگاتە شوێنی خۆی وانە کەواتە دەبێت خەڵک پێیانتان چی هەیە بۆ خەڵک زۆر بە کورتی لەوەی کە لەم عەدالەتەوە لەم نەعەدالەتی لە یەکتر جیا بکەنەوە وەڵام منەڵێم هەمومان ڕۆژێکێت لە بەلەمبەری خۆی گەورە ئەوەستین خۆی گەورەی پرسیاری هەموو شتێکمان لێ ئەکا خۆی گەورە ئینسان بۆ خۆی گەورە محاسبە لەسەر عەقڵ محاسبەیەکە خۆی گەورە عەقڵی بە ئینسان داوە ئەم عەقڵە بۆ هەڵسەنگاندنە زەرورە ئینسان بۆ هەموو شی هەڵسەنگاندنەکە بەڵام ناکرێت بۆ قەزیەکی مەسیری ئاوا بۆ کەسانێکە لەم چێ خزمەتەکە و چێ دژی ئەم میلەت هەیە بۆ ئەم هەڵسەنگاندنەکەی بەڕاستی ئەم ڕەشبینیە ئەم ڕەشبینی کە توش بووە ئەم بڵێن کە هەمووی بە یەک چاو سیر ئەکرێت ئەمانە خۆی بۆ خۆی نەخۆشیێکی گەورەیە و کەسی باوەڕدار ئەگەر باوەڕی بەخوا و پێغەمبەر و بە ڕۆژی دوایی هەیە ئەبێت خۆی لەگەڵ خۆیان بوەستێت چەند ساتێکیش بێت پرسیارە بکات ئەم دوانە بخاتە قەڵبێکەوە هەڵسەنگاندنیە بکە ئەمانە هەن و ئەوانێشن کاتی من یەکشتان بۆ باسەکەم ساڵی نەوەتەکان بوو یەکەم ئینتیخابات بوو یەکەم هەڵبژاردن بوو کەسێکە بوو زۆر هین بوو یعنی حەزی بە ئیسلامیەکان نەبوو زۆر دوایی هاوسەرەکەی وتی وەڵا هەموومان چوین دەنگمان داوە بە ئیسلامی ئەو کاتە وتمان چۆن وتی وەڵای پێی وتوین ئێمە ئاچی دەنگە دەین ئەمانە بە عەشکرا دژایەتی خوا هەکەن ئەم ئەلمانیانە بە عەشکراڵی ئێمە دژایەتی خوا ئەکەین خوا ئەفریقا خوالی خۆش وەفاتی کرد پیاوێکی بەتەمەن بوو بەس ئەم ئیسلامیان ناڵێن ئێمە بۆ خوایکەین ئێمە چین بە زاهیر دەنگیان پێدەین ئەگەر بۆ خوا کردیان ئەو ئیشەڵا بەشدارین بۆ خواش نەکرد ئەو ئەوان لە قیامەتە بەرپرسە بن بەرپرسیارن بەرامبەر بۆ عەدێکە داویانە نەڕاستیە ئەلحەمدوللا باش هاتووە تا ئێستا وەکو بەڕێستان فەرمووتان سوپاس بۆ خۆی گەورە کە خەڵک تا ئێستا وشیارە بەڵام زیاتری ئەوێ بەڕاستی ئەوەشی ئەوێ جارێکی تروتم ئێمە لەسەر ئەو عەقڵە مکەلەفین لە قیامەتە پرسیارمان لێ ئەکرێ زەرورە کەسی باوەڕدار کەسی ئەهلی مزگەوت کەسێکە کە ڕووی لە خوایە خۆی چاوەڕێی قیامەتێکە ئەم هەڵسەنگاردن ئەگەر بۆ ڕۆژێکیش بێ بیکات بزانێت چێ خەمخۆری ڕاستەقینی ئەم میلەت هەیە یاخوا دەست خۆش ئەمە مۆستاگان سپاس دەکەین بۆ بەشداریکردن بۆ وتە جوانەکانت خۆشحاڵگەن پێما بێ بڕگۆ بابەتەکانی ئەومان کۆتایی پێهات بەڵام با قسەکەم بۆ مێژوو خەڵکی هەرێمی کوردستان ئەم دەسەڵاتەی ناوێدەلال ئەمە با بمێنێ بۆ مێژوو بزانە لە انتیخاباتەکانی داهاتووشە خەڵک چەندێک دیسانەوە ئەم حکومەتە بێ متمانەکات ئەم دەسەڵاتانە بێ متمانەکات چکە ڕێژەیەکی زۆر ئیتر خەڵک لەم دەسەڵاتە بێزاتوە زۆر باش عزیزان سپاس بۆی کە بینەرمان بوون تا سپێنە پێتان دەگەینەوە بەخوای گەڕۆ مێرەبانتان ئەسپێرین ماڵتان ناوە واتانە